یەکەمین دەواازەی ڕاپەڕین و یەکەمین دەرگای کرانەوەی ئازادی بوو بەڕووی کوردستاندا 25 ساڵ و 1 ڕۆژ لەمەوبەر لە ڕانیەی دەواازەوە یەکەمین زەنگی ئاگادارکردنەوەی ڕاپەڕین لێدرا بە ژن و پیا و مناڵ و سەرجەم پێک هاتەکانەوە دش بە زوڵم و زۆرداری ڕژەمی بەعسی ئەو کاتە ڕاپەڕین و بێدەنگیان شکان شۆڕش لە چیاکانەوە سەری هەڵدا لە کۆڵان و کوچە و ماڵەکاندا کڵپەی سەند و بێدەنگیان شکاند ئەمڕۆ NRT لە ڕووماڵێکی تایبەتدا هەڵسەنگاندنێکی هاوسەنگانە بوێرانە ڕازگۆیانە بۆ ڕاپەڕین و دەرەنجامەکانی 25 ساڵی دوای ڕاپەڕینەکرێ بە میوانداری هەریەکە لە یاسین عەبدوڵڵا سەرچاوەیی ڕۆژنامەنووس و چالاکی مەدەنی بڕیار عەلی حاجی خەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان مامۆستا محەممەد مستەفا کارگێڕی مەڵبەندی حوتی یەکگرتووی ئیسلامی کوردستان سەلیم ڕەسوڵ کارگێڕی مەڵبەندی 24 ڕاپەڕین هەموو لە یەکتان بەخێر بێن بە بەشداری میوانە بەڕێزەکان ئێوەش بەخێر هاتن کاک سەلیم سەرەتا لە تۆ دەست پێەکەم دوای 25 ساڵ لە ڕاپەڕین 25 ساڵوا بوو بە 1 ڕۆژ بەڵام ڕێگە نەدرا ڕووماڵی یادەکانی ڕاپەڕین لە ناو ڕانیە بکرێتەوە هۆکارەکەی چی بوو ئایا بێمتمانەی لە نێوان دەسەڵاتی ئێستا و ئەو هاوڵاتیانەی کە ڕاپەڕینیان ئەنجامدا گەشت ئەو ڕادەیە و لە یادی ئەو ڕۆژە مەزنە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی دەستپێکی ڕاپەڕین تا دەگاتە ئێستامان کە پارێزەری هێزی پێشمەرگەی کوردستان پارێزەی دەستکەوتەکانی ڕاپەڕینە لە سەنگەرەکانی بەرگریەوە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانیان دادەنوێنین بە شەهیدان دادەنوێنین و هەروەها سڵاو و سەربەرزی بۆ کەسوکاریان لە یادی ئەم ڕۆژە مەزنەدا ئەو بەڕێزت باست کرد بەڕای من پێم وانییە بێمتمانەی دەسەڵاتی سیاسی بێ لە ئاست ئەوەی کە لەگەڵ دانیشتوانی سنوورەکە چکە دانیشتوانی سنوورەکە خۆیان ڕێگریکردن لە ڕووماڵی یادکردنەوەی ڕاپەڕین چی بوو ئەوە بابەتێک کە تابەتە بە لیژنەی ئەمنیەوە حکوومەت بۆ خۆی لیژنەی ئەمنی لێرە بڕیاری داوە بۆ ئەو ڕۆژە و ئێستا بەڕای من ئێستا هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی سیاسی زۆر گەورە بۆتەوە و ڕوبەڕووی دژمنێکی سەرسەخت بۆتەوە کەویش داعشە بە درێژایی ئەو هەموو سنوورەکانی خۆی شەڕی هەیە لەگەڵ داعش و پێم وایە ئەگەر ئەو یادانە ئەم ساڵ بە حکمی ئەوەی کە قەیرانی دارایی هاتەکایەوە و کۆمەڵێک کێشەی تریش هەبوون پێم وایە ئەگەر ئەو بە شێوەیەکی بەرفراوانی جەماوەری میتینگ و کۆڕ و کۆربەستی جەماوی کرا بە ڕەنگە بووبانە هێزانیەکان ڕێگریان یادی ڕاپەڕین بکرێتەوە گەر لە من بە هێز ئەمنیەکان ڕێگر بوون بێگومان هێزانیەکان سەر بە حکوومەتی هەرێمن ئێوە شەریکێکی ڕاستەقینەی ئەم حکوومەتان با داعش نەکرێ بە پاساوێک لێرە هۆکارە ڕاستەقینەکەی چی بوو ئایا ترسێکە بوو لەوەی جارێکی تر ڕاپەڕین سەر هەڵبداتەوە نا بەڵام زەمانەت چییە بۆی کە خۆ پیشاندانێکی گەورەدا تەقینەوەی یەکڕوونادا مەسەلەن داعش لە هەموو کونوکەرەبەرێکی ئەم وڵاتە تەقینەوە دەکا دواتر مەسەلەن تووشی کۆمەڵک کێشە و کەم و کوڕی دەبێتەوە لەوانەیە چێ بەرپرسیارە دواتر کە کێشەیەک هاتەکایەوە خوا نەخواستەخوا بە ڕۆژەنەکە کە تەقینەوەیەکی گەورە بوو لەو سنوورە چێ بەرپرسیارە لەوە ینی من پێم وانییە من بەهانە نییە بۆی کە لیژنەی ئەمنی چکا لیژنەی ئەمنی ئێوە بەرزتان توانن چاوپێکەوتنێک لەگەڵ ئەوان سازکەن هۆکارەکانی ئەوەی کە ئێوان ناتوانیوە ڕووماڵی نەگەێنارتی هیچ کەناڵێکی ڕاگەاندن بکەن من ئاگاداری بڕیارەکانی لیژنەی ئەمنی نیم لە ڕاستیدا دەستخۆش مامۆستا محەممەد جەنابتان پێتان وایە ئەو دەستکەوتانی کە لە دوای 25 ساڵی ڕاپەڕینەوە بەدی هاتوون چین ئایا ئەو دەستکەوتانە بەدی هاتن کە ڕاپەڕین لە پێناوی ئەنجامدرا بەناوی خی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان طبعا منیش لێرەوە سڵاو ڕێزی خۆم دەنێرم بۆ خەڵکی دەڤەری بیتوێن پشدەروە شاری ڕانی سەربەرز و قارەمان لەم ڕۆژەدا طبعا من هەلێرەشەوە لەو منبەرەوە لە کەناڵەکەی ئێوەدا لێ بردم لە خەڵکی دەڤەری بیتوێن پشدەر دەکەین کە 25 ساڵ کە یوبیلی زیوینە لەم یادی ئەم ساڵدا بەڵام نەمانتوانی بەهۆی حکومڕانی سەقەتی ئەو وڵاتە فەشەلی سیاسی لە وڵاتیدا نەمانتوانی زەردەخەنەی لێوان بۆ خەڵکی دەڤەری بتوێن پشدەر بگەڕینەوە بەڵکو وەکو ئاماژەت پێکرد فەشەل گەشتوتە بنبەستوە هەوڵدان بۆەوەی کە ئومێدێک دروست بێ بەدینە هات بەڵێ طبعا من ئینسان نابێ بێ ئومێد بێت چکەمە بێ ئومێد نابین کاروانی سیاسی و کۆمەڵانی خەڵک بەردەوامە بەڵام دەبێ ئێمە اعتراف بکەین الاعتراف بالخطأ فەزیلە دەبێت دەسەڵاتی سیاسی اعتراف کە لە وڵاتەیدا کە فەشەلی لە سیاسەتدا هێناوە بۆیە نەمانتوانی
لەم یادەدا خەڵکی تەواوی دەبری بتوێن و پشت دەربەشداری ئەو ئاهەنگە سەربەرزە بێت بۆیە کۆمەڵ خەڵکێکە من بخۆم بەشداری سەرگوڵ تاجیزی ئەوم کرد گوڵینەم کرد کە نەمانتوانی بەڕاستی خەڵک بەشداری پێ بکات بەڵکو کۆمەڵک دەموچاو و کۆمەڵ خەڵکی حیزبی بەشداریان کرد بۆیە ئێمە لە 25 ساڵ کە باسی دەستکەوتەکان دەکەین ڕاستە ئێمە بنسبی قسە بکەین بە ڕێژەیی کۆمەڵەشت لە بواری ئاوەدانی و لە بواری خزمەتگوزاری دەتوانم بڵم کراوە بەڵام لە ڕووی فەشەلی سیاسی و سیستەمی سیاسی لە وڵاتیدا فەشەلمان باشە بەڵام پێتان وانیە و ئازادیەی کە بەر لە ڕاپەڕین خەڵک خەباتی بۆ کرد ئێستا بەدی هاتووە ئازادەکان با گەندەڵی ئیداری و سیاسیش هەبێ بەڵێ بەڵام ئێمە مادەم نەمانتوانی سیستەمی سیاسی سیستەمێکی دیموکراسی سیستەمێکی بەدامەزراوەکردنی مؤسسات لە وڵاتیدا بکەین کەواتە ئێمە فەشەلمان نەناوە دەبێ اعتراف بکەین وە تەواوی سەرکردەکانیش تا بینەقاقەیان ڕۆچون لە گەندەڵیدا ئێستا سەر کاک مەسعود کە بۆ خۆی دەڵێکە ئێمە گەندەڵی چارەسەر نەکەین لە ناومان دەبات ئێمە دوو شەڕمان لە بەردەمدا شەڕی داعش و شەڕی گەندەڵی بۆیە لەو 25 ساڵە دەبوو ئێستا ئێمە حەوت ڕۆژ دەتوانم بڵم یەک هەفتە فیستیڤاڵی ڕاپەڕین لە دەبەری بتوان پشتەکە باش ئەو کاتێک کە سیاسەتی نائەقلانی هاوشانی فەشەلی ئیدارەدانی دەوڵەت ئەبێ دوو ڕێگە هەیە یان ریفۆرم یان چاکسە یان شۆڕش تۆ کامیان بە ضرورەتی ئەم دۆخە ئێستا بینی پێ دوایە چاکسازیەکرێ خەڵکی کوردستان لە چاکسازی بێئومێد بوون بەڵام بەهۆی شەڕی نەگریسی داعشەوە و پیلانی ئیقلیمی و هەرێمایەتی و نێودەوڵەتیەوە خەڵک دەترسێت لەوەی کە ئەو دەستکەتانێک هەمانن ئەو دەستکەوت و بابەتانەمان دەدەست بڕوە ئەگەرنا خەڵک پڕە خەڵک بێئومێد بووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێستاش تورسکایەک ماوەکە هەموو حێزە سیاسەکان لە بڕنەوە سەر مێزی گفتوگۆەوە بتوانین لە کوردستاندا جارێکی تر زەردەخەنەی لێوان بۆ خەڵکی کوردستان گەڕینەوە ئەگەرنا خەڵک زۆر لە ئێمە تووڕەیە زۆر لە حیزبە سیاسەکان تووڕەیە چونکە ئێمە نەمانتوانیوە ئەو خەڵکی کە ڕاپەڕینی کرد ئەو ئامانجە گەورانەی کە دەبوو ئێمە ئەسا نەک باسی ئێستا خەڵک پارەی پێنیە باخەڵی بەتاڵە لەم ڕۆژگارەدا کە دڵی تەنگە کرێخان و مامەستا و فەرمانبەر سێ دەستگای گرنگ لە وڵاتەیدا کە دەستگای قەزایە کە تەندروستکارانن کە مامەستایانن کە لەو وڵاتی بایکۆتیان کردووە دەسەڵاتی سیاسی زۆر بێباکە کەواتە لێرەدا هەمومان نیگەرانی بەڵام ئەو نیگەرانی ئەوەی دەبێت ئێمەش ئومێدێکمان هەرماوە کە بتوانین ئینشاءڵڵا لە ئایندەدا بتوانین ئەو دەسەڵاتە شکست خواردووی کە بە خۆی شکستی خواردووە لە ڕووی لە تەواوی جومکانی دەسەڵات لە تەواوی کاکانی سیاسی ئێمە بتوانین جارێکی تر خەڵک بە شێوازێکی مەدەنی و عسانی مەدەنی کاری بۆ بکەین. دەستخۆش بڕیار عەلی تۆ وەک هەڵسوڕایەکی بزوتنەوەی گۆڕان بەرپرسانی بزوتنەوەکە ئەڵێن ئێمە چاومان لە چوار قاچی کورسیەکە بۆ ئەوەی بڕوا ئەو نخبە سیاسی کە ڕاپەڕینی کرد نزیکەی چارەکە سەدەیەکە لەسەر دەسەڵاتە نەک نەیانتوانیەوە ئەزمونە بەرەو پێشەوە بەرن بەڵکو وایان کردووە کە بەرەو دواوە بگەڕینەوە پێتان وایە شۆڕش ئەتوانی ئەم دەسەڵاتە چاکە یا ریفۆرم و جارێکی تر تێکدانی ئێستا و دروستکردنەوەی شۆڕشێکی تر. بەڵێ سەرەتا پیرۆزبایی یادی 25 ساڵی ڕاپەڕینە مەزنەکە لە هەموو گەلی کوردستان و بەتایبەت خەڵکی ڕانی خۆراگر دەکەم سەری ڕێز و نەوازەدا دەوێنم بۆ شەهیدان هەر لە پێش ڕاپەڕین دوای ڕاپەڕین و بە ئێستاشە بە شەهیدانی شەڕی داعشەوە سڵاو دەدەرم بۆ پێشمەرگە قارەمانەکان کە ئێستا ئەوان لە بەرەکانی جەنگەوە سینجان ڕاگرتە بەبەر گولە بۆ ئەوەی ئەم بتوانم لێرە بە ئازادانە قسە بکەم. بەنسبەت پرسیارەکەی جەنابتەوە تەوان بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیشی سیاسی مەدەنیە هەتا ئەو لەحظەی ئێستاش ئێمە قسەی تێدا دەکەین بزوتنەوەی گۆڕان بڕوای بەوە هەیە کە هەموو فشارێک کە دروست بکرێ هەموو شۆڕشێک ئەو شۆڕشەی کە جەنابەت باسی دەکەی ئێمە بڕۆمە بە شۆڕشێکی سپی هەیە شۆڕشێک کە لە ڕێگەی ئەگەر باوەڕتان هەیە وەکو پێویست ئامانجەکەی خۆتان گەیاندووە بۆ بەوە باسەکرێن کە گۆڕان بە تەمای ئینقیلاب بکە. بەڵێ تەمان ئەو باسی ئینقیلاب و ڕاپەڕینەی کە بەشێک لە لایەنە سیاسیەکانی ناوخۆ و دەرەوە بەشێک لە ڕاگەیان حزبی و سێبەرەکان ماوەیەک بەر لە ئێستا بڵاویان کردبووە کە گوایە لە 5 کانتۆن دروست دەکرێت ئەوانە دوێنێ بەبەر چاوی هەموو خەڵکی کوردستانەوە زانرا کە درۆیەکی گەورە بوو. چۆن زانرا چی کرا دوێنێ لە ناو ڕانیەیە چی کرا؟ ڕاگەیاندەکان بێنناوە بەڵام باز لە یادکردنەوەی ئەو ڕۆژە کرا چیتان بینی؟ بەنسبەت یادکردنەوە شتێکی کێ بەڵام ئەوەی کە باز دەکرا کە ڕاپەڕینێک دەکرێت و کانتۆنێک دروست دەکرێت ئەوە بۆکو باسم کە درۆیەکی زۆر گەورە بوو بەڵام دەسەڵاتدارانی ئەو ناوچەیە ڕانیان کردبوو بە مەعسکەر بەداخەوە کە دەسەڵاتێک کە بەرهەمی ئەو ڕاپەڕینە بێ لە ڕۆژی دوێنەدا کە دەبوو یادێکی زۆر پشکۆ بۆ کرابایە بەڵام شاری ڕانێماندی لە ناو بازاڕەوە لە هەموو ناوچەکانەوە تەنان مزگەوتەکانی دەوروبەری ئێرە پڕ بوو لە هێز بۆیە بەداخەوە کە دەسەڵاتێک بەرهەمی ئەو ڕاپەڕینە بێ ئێستا لە خەڵکەکان چی بوو؟
بەڵێ بۆچی ئەو هێزە بڵاو بوو بۆ لە مەترسی لە چی هەبوو ئێوە چیتان هەست پێ کرد تاوان ئەو هێزەکە بڵاو بوو بۆ مەترسی لەو پروپاگەندەیە هەبوو کە بەشێک لە لایەنەکانی هەرێمی کوردستان و بەشێک لە لایەنەکانی دەرەوە پروپاگەندەیەک بڵاو کرابەوە کە بە تایبەت زۆر بە ئەسەفەوە کە بەشێک لە ڕاگەیانە ناوخۆیەکانی خۆشمان دەهۆڵی ئەوان لێدەدا کە ڕاپەڕینێک دەکرێت شۆڕشێک دەکرێت بەڵام ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان هەر لە سەرەتای مانگی سێوە بەیاننامەیەکمان دەکرد کە ئێمە وەکو هێزێکی مەدەنی لەگەڵ هەموو فشارێکی مەدەنی داین بە هیچ زۆرێک تا ئەو لەحزەی ئێمە قسەی تێدا دەکەین بڕوامان بۆ نییە کە چەکداری بکەین هێزی چەکدار دروستکەین و بەڕاپەڕین و بە شۆڕشی چەکداری ئەم دەسەڵاتە بگۆڕین تا ئێستا بڕوامان بە هێزی مەدەنی هەیە بەڵام هەر کاتێک بزوتنەوەی گۆڕان قەناعەتی بۆوە کرد سەرکردایەتی گۆڕان هاتە ئەو قەناعەتی کە پێویستی بە چەک هەیە بە بێترس ئاشکرا دەکەین بۆ هەموو خەڵکی کوردستان نەک بەدزی لێرە و لەوێ باسی بکەین و کۆبوونەوەی بەدزی بکەین باشە دەست خۆش کاک یاسین مامۆستام لە نێوان ئەو شۆڕشە سپێکە کاک بڕیار باسیەکە و ئەو وتانەی کە مامۆستا محەممەد و کاک سەلیم پێشتر ئاماژیان پێکرد لە نێوان ئەو دەسەڵاتەوەم شۆڕشە سپێە دێگەڵە سنوورە تۆ چاوەڕێی چیەکەی لە ئایندەی سیاسی و سیستەمی سیاسی وڵاتە بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورم هێرەبان خۆشحاڵم بە خێراتنی ئێوە دەکەم خۆشحاڵم لەگەڵ برا بەڕێزانێک ئەمڕۆ لە یادی 25 ساڵی یۆبیلی زیوینی ڕاپەڕین لێرە ڕاستەخۆ بۆ گوێگران و بینەرانی نارتی قسە دەکەین بۆ هیوایی کە بە نەفەسێکی برایانە قسە بکەین و بە خێراتنی ئەو برا بەڕێزانە دەکەم پیرۆزبایی یادی ڕاپەڕین لە هەموو دەنگە ئازادی خوازەکان دەکەم و لە خەڵکی دەڤەری ڕاپەڕین و سەرجەم خەڵکی کوردستان و سڵاو دەنێرم بۆ خوێنی بە فیرۆڕژاوی شەهیدانی ڕاپەڕین و سڵاو دەنێرم بۆ بەشداربووانی ڕاپەڕین کە زەرمەند بوون لە بەرهەمی ڕاپەڕین سڵاو دەنێرم بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کە بە جیفانی بەتاڵ بە دڵی پڕ لە خەم لە سەنگەردان بەجەستە لە سەنگەر و بە دڵەوە لە لای خەمەکانی ماڵەوەن چاوی یەکە بەیەکەی هێزی پێشمەرگەی کوردستان ماز دەکەم هیوادارم خۆیان بە هێزی کوردستان بزانن نەک بە هێزی کەسانێک و یان حیزب بنسبەت یادی ڕاپەڕینیان با بڵێن ئەو پرسیارەی بەڕێزت کە بەرهەمی ڕاپەڕین ئەمە گەر باز لە دەرەنجامەکانی ڕاپەڕین بکەین کە دێگەڵا یەکێکە لە شاهیدەکان جگەلەوە دوێنێ قەمتەران دێگەڵی دووەم بوو کە ڕاگەیانەکان لە قەمتەران ڕێگەیان لێگیرا بوو ئەمە دەرئەنجامی ڕاپەڕین بوو کە لە دوای 25 ساڵ بەداخەوە دێڵێم هەرچەند جێی داغ نییە چکە ئەمە چاوەڕوان کراو بوو داخی ناوێت چکە ئەو ڕۆژەی کە ئێمە خەڵکی ڕاپەڕین دەڤەری ڕاپەڕینیان کرد کە ڕێگەیاندا حیزبە سیاسیە براکوژەکانی شاخ کە لە شاخ براکوژیان کرد بێنەوە ناو خاچی کوردستان ئەوەی ڕۆژێ ئێمە زەرمان کرد کە ڕێگەماندا ئەو براکوژانە کە لە شاخ لە هیچ شوێنێکی دنیادا نەبووە با پەیامەکەم بگەێنم لە هیچ شوێنێکی دنیادا نەبووە شۆڕ جێرانی شاخ لەگەڵ یەکتری لەگەڵ هاوخەباتەکانی یەکتر بکوژن مادام لە شاخ یەکتریان کوژ لە 63 لە پێش 63 کە مەکتەبی سیاسی و باڵی با بڵێن مەلای جەلالی دروست بوو لەو ڕۆژیەوە کە ئەم براکوژیە پەیدا بوو ئەمە هاتەوە ناو شار کە هاتەوە ناو شار لەگەڵ ڕاپەڕین هاتەوە ناو شار دەرەنجامەکانی دەبینی دوولەتبوونی کوردستان بوو دەرەنجامەکانی دەبینی عەفوکردنی جاش و خیانەتکارەکان و ئەنفالچیەکان بوو دەرەنجامەکانی دەبینین کە شەڕکردن بڕیاری چواری دوی ساڵی 1992 کە بڕیاری پەرلەمان بوو کە دژی براگەریلاکان لە بەرەی کوردستانیش جەنگان ئەمە دەرەنجامەکانی ڕاپەڕین بەداخەوە کە دەرەنجامەکان ساختەکاری لە یەکەمین پەرلەمانی کوردستان کە لە ساڵی 1992 بە دابەشکردنی کوردستان و بەسەر 50 لە نێوان خۆیاندا بەداخەوە ئەمە دەرەنجامەکان بوو کە لە دزین و بەتاڵان بردننی سەروەت و سامانی داهاتی نیشتیمان بوویان لە بینی خۆیاندا دابەشکردنیان بوو و جگە لەمە دەرەنجامەکانی ڕاپەڕین دەبینین بە عسکەریات تاریەتکردنی یۆبیلی زێوینی یادی ڕاپەڕین لە ناوشاری ڕانیە کە ئەمە دەرەنجامەکانی بوو دەرەنجامەکان وەکو مامۆستا محەممەد باسی کرد برسیکردنی خەڵک بوو بڕینی قوتی هاوڵاتیان بوو موچەی مامۆستایان بوو و موچەی فەرمانبەران بوو کە بەڕاستی ئەمە جێگەی داخە دەرەنجامەکانی ڕاپەڕین ئەوە بوو کە کوشتنی تاچی کورد بوو کە ئازادی تاچی کورد بوو بەردەستکردنەوەی ئەو پانتایە فراوانی کە ئازادی ئێمە شۆڕشمان بۆ کرد بۆ ئازاد بوون خۆ شۆڕشی ڕاپەڕین کە لێرە سەری هەڵدا بۆ ڕزگار بوون بوو لە ڕژێمی بەعەز ئەگەرنە ئەو کاتی ژیان ئاسایی بوو هەر کەسێک
لەگەڵ دەسەڵات بایە و یان با بڵێن ئیمزایکی ئەم شتێکم لەیادا کات خۆی پۆلیدیوم تۆستە بووم کاتێک کە ڕاپەڕین کرا زۆربەی زۆری خەڵک لە ترسان دەبوو بە بەعسی هەر بەس ئیمزایەکت بۆ کرد بەشداری ڕاپەڕینەکە بووی بەڵێ بەشداری ڕاپەڕینەوە حاجیاوە ئێمە دەسمان پێکرد من خەڵکی سەر چاوم لە حاجیاوە دەسمان پێکرد هەتا کەرکوچی خۆشەویستی کوردستان ناڵێم قودس و دڵ خۆشەویستی کوردستان بەشدار بووم و هەموو یادیاوەریەکانیشم لە یادا بەڵام بەداخەوە بەرهەمەکەی دەبینی ئێستا کە بەو شێوەی کە برسیکردنی خەڵکو و بڕینی موچەی هەڵات ئەگەر بتزانێ ئەم دەرەنجامەیە بێ ڕاپەڕین بەشداری دەکرد ئێمە پەشیمانین لەوەی کە بەڕاستی ئەو ڕاپەڕینەمان کرد بۆ لابردنی دیکتاتۆرێک بەڵام دروستکردنی دیکتاتۆرێک و چەند فیرعونێکی گەورە دابشکردنی زەویزار بەسەر خۆیاندا سیاسکردنی زەویەکان و ئەو دۆڵانی کە تەماشا دەکەی هەموو vێر لای فیرعونەکانی لێ پەشیمانم لەوەی کە بەڕاستی بەو شێوەیە بەشداریمان کرد لە ڕاپەڕین بەداخەوە. باشە مامۆستا سوپاس دەچمە لای میوانە بەڕێزەکانم ئێوە نەوەی دوای ڕاپەڕینن بەشێکی زۆر لە ئێوە پێتان وایە ڕاپەڕین توانی و دەستکەوتانە بەدی بهێنێ کە ئێوە خەونی پێوە ئەبینن وەکو گەنج ڕازین هەر کامێکتان ئەتوانن فەرموون تۆ یەکەم جار. سەرەتا بە ناوی خی گەورە زۆر بەخێراتنتان دەکەم بۆ دەڤەرە خۆشەویستەکەمان ئێمە ژوکو ئامادە بووان ڕێز و احترامان هەیە بۆ پێشمەرگەکان وەکو مامۆستا فەرمی بە جیفانی خاڵیەوە بە دڵی پڕ لە خەمەوە بە جەستە لێوێ بە فکر لە لای خانەوەدەکانیان لە لای خەمەکانی ئەوان هاوخەمیانین من وەکو مامۆستایەک ئەوەندەی خەمی ماڵ و منداڵەکەی خۆمە بە دڵنیەوە بە ئەوانش دەڵێم دوو هەندێک خەمی ئەوانمە چونکە ئەوان لە سەنگەرێکی یەکجار زۆر نەگریزان لەگەڵ ئەو باش ئەگەر پرسیارە دێ ئاڕاستەکەی فەرموو پرسیارێکم بۆ کاک سەلیم بەر لەوەی پرسیارەکەت کەی پێویستەوە بڵێم بەداخەوە کادرانی پارتی دیموکراتی کوردستان بایکۆتی ئەم بەرنامەیان کرد بەهۆی ڕووداوە نەخوازراوی کە دوێنێ ڕوویە نەیانویست بەشداری لەم بەرنامەیە بکەن بۆی ئەوە زانیاری بێلاتان فەرموو. من بەخێرای پرسیارەکانم دەکەم پرسیاری یەکەم بۆ کاک سەلیمە ڕاپەڕین بۆ ئازادی کرا وەکو کە ئاماژەی پێکرا هەمووشمان ئەوە دەزانێت ئایا کوشتنی سورکێ و سۆرانی مامە حەمە و سەردەج عوتمان و کاوە گەرمیانی لەکوێی ئەم ئازادی جێگە دەبێتەوە. پرسیارێکی ترم بۆ مامۆستا محەممەد مستەفا جەناب دۆکو برایان یەگرتو کە لێرە بەشداریت کردووە ئێوە لە دوای ڕاپەڕینەوە ئیعلانی حەزبتان کردو و کاتونەکە ئایا دەستکەوتەکانی حزبەکەتان یاخۆت ئەو شتانەی کە بۆ خزمەتگوزاری کە پێشکەشی ئەم نەتەوەیتان کردووە دەستکەوتەکاندان ئەگەر ئەزیەت نەبێت بۆ کاک بڕیار کە لە بزوتنەوەی گۆڕانە کاک بڕیار ئێوە چیتان بە تایبەت بۆ دەڤەری ڕاپەڕین کردووە کە تا ڕادەیەک دەتوانم بڵێم لە قسەکردن و لە گفتار و ڕفتار و کۆمەڵەکشدا وا دەردەخەن کە ئێوە سەیدی ئێرە پرۆژیان بۆ ئێرە چی بووە بۆ خزمەتکردنی خەڵکیم دەبەر سپاس بۆ ئێوە. سەرەتا بە نای خی گەورە و میهرەبان بە خێراتنتان دەکەم دەست خۆشتان لێ دەکەم بکە دەڤەری ڕانێتان هەڵبژان بۆ ئەو یادا و دەست پێشخەریتان کرد بۆ بەرنامەی ڕاستەوخۆ لەم دەڤەرەدا. وەڵام من دەمەوێت چەند شتێک ڕوون بکەمەوە تا ئێستا لەوەتی ڕاپەڕین کراوە کە لە ساڵی نزیکەی 25 ساڵە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومات 25 ساڵە 25 زار سەردانی ئەم دەڤەریان نەکردو. ئەوە یەکێک خاڵێکی زوحفە کە لە هەموو دنیادا وڵاتێک شارێکی بێتە سمبولی ئازادی ئەم شارە دەبێتە سمبولی هەموو وڵاتەکەی تەنانەت ئێمە چەندین بەرپرس لە وڵاتان دێن دەبوو لە دوای هەڵەبجێک کە سمبولی کوردستانە بۆ ئەمفال دەبوو ڕانیە دووەم شوێن بە دەبا ئێستا ڕانیە کرابایە شارێکی گەورەی کوردستان و بکرا بە پارێزگا کە هەتا ئێستا خۆمان زانین بە ئاواتی ئەوەن کە ڕانیە بێتە پارێزگا با چەند شتێکی تریش ڕوون بکەمەوە و هەروە هەتا ئێستاکانە چەند ئەو بەرپرسانی کە بۆ پارە وەرگرتن دەیان بن ئەمفالیان پێشان دەدە و پارەی بۆ وەردەگرن ئەی بۆ نانهێن بۆ ڕانیە چونکە ڕانیە پارەی تێدانە یعنی دەبوو ئەوە خاڵێکی ڕەشە بە نێوچوانی ئەو دەسەڵاتدارانە کە هەتا ئێستا جادەکانی ڕانیە بۆ سلێمانی نەبووتە دوو ساید جادەکانی ڕانیە بۆ حاجیاوە نەبووتە دوو ساید ڕانیە بۆ هەولێر نەبووتە دوو ساید هەتا ئێستا جادەی دوو سایدمانە زۆرترین ڕێژەی کوشتن لێرەکانە بە کەوارساتی هاتوچۆیە خۆت لەوانەیە لە سلێمانی هاتی بدیت پێ لە قەمتەرانەوە تا ئێرە وەکو لە سەنگەردابی لەگەڵ برا پێشمەرگەکان فەرقی نییە ڕێگایەکی ئەوەندە بێران نازم چ دەستکەوتێکە و ڕاپەڕ شتێکی کەم کراوە سپاس. من محەممەدم خوێند ماڵم پێویست ناکە ڕوونی بکەمەوە خوێند ماڵ یەحنی چی سەرەتا پێش هەموو شتێک چەپکە گوڵی نێرگزی ئەم بەهارە ئەدەم لێخەی پێشمەرگا
گەریلا شەرفان کە پارێزگاری لە نیشتیمان دەکەن چەپکە گوڵی نێرگز دەدەم لە یەخەی دایکی شەهیدان لە خانەوادەی شەهیدان بەخێر بێن NRT بۆ پایتەختی ئازادی. من ئەوە لە هەموو حیزبە سیاسەکانی کوردستان دەپرسم بێ جیاوازی یەکێتی پارتی گۆڕان هەمویان ئەڵام چیتان کردوای ڕاپەڕین خەڵک ڕاپەڕینی کرد بۆ ئەوەی ئازادی بەرپا بێ بۆ ئەوەی دیموکراسی هەبێت بۆ ئەوەی هەمومان بەیەکەوە لەبەر هەمیان کوردستانە بخۆین هەمومانەوە باش دەزانین کە کوردستان چی هەیە داهاتی کوردستان چییە کوردستانێک کە هەموو دنیا چاوی لێ بڕیوە ژێرەکەی پڕە لە زێری ڕەش ئەو زەی ڕەشە ئێستا بووە بە نەفرەت و بەسەر خۆماندا دەبارێ بۆ بەداخەوە دەڤەری ڕاپەڕین کە ڕانیە و دەوروبەری دەگرێتەوە هەمومانەوە دەزانین لە دوای هەڵەبجە کە خۆم سەردانی هەڵەبجەم کردووە کاولتری شوێنی کوردستانە هیچی بۆ نەکراوە چیتان بۆ ڕانیە کرد بەرپرسان حیزبە سیاسەکان چیتان بۆ ڕانیە کرد بە ئێمە بڵێن تاوەکو ئێمە دڵمان پێخۆش بێ من خۆم بەژای ڕاپەڕین نەکردەوە تەمەنەم نییە بەڵام خانەوادەکان بەژای ڕاپەڕینیان کردووە بەڵام بریا ڕاپەڕینیان نەکردبایە کە ڕاپەڕینیان کرد کۆمەڵە کەسیان کردە فیرعەون کۆمەڵە کەسیان کرد بە خاوەنی ڤێلا و پارە بەم ئازادیە بەو شێوەیە گفتوگۆکەی بەم شێوەیە ڕەخناگرێمە بەرهەمی ڕاپەڕینە ئازادی ڕاستە ژوان خان ئازادی بەرهەمی ڕاپەڕینە بەڵام ئایا ئەو ئازادی بەتەنیا ئازادی ڕاست ئازادی پێویستە لەگەڵ ئەوەدان بەڵام لەگەڵ ئازادیە ئێستا ئەبینین کە هەموو خەڵکی کوردستان جگە لەوانەی کە لەگەڵ حیزبە سیاسیەکانن جگە لەوانەی ببورن کە ئەو شەیە بەکاردێن وشەیەکی نامەتەقی و ناشرینە جگە لە ماستاوچیەکان کێ هەیە ئێستا پارەی هەبێت کێ هەیە ئێستا دڵی خۆش بێت یەکێ لەم کوردستانە بم بڵێ دڵی خۆش بێ ئێستا تەنیا جاش و مستەشارەکان دڵیان خۆشە تەنیا ئەوانەی کە خیانەتیان کرد لە کوردستان دڵیان خۆشە ئەو پرسیارەکانم بکردم لە حیزبە سیاسیەکانەکە پامەکەی تۆ گەشت فەرموو با تۆ بێ دواتر فەرموو سپاس دەستان خۆش بێ بەخێر بێن پیرۆزبایی ڕاپەڕین لە شاری ڕانیە و دەوروبەری و هەموو دەڤەی ڕاپەڕین دەکەم بەخێر بێن سەرجەمیوانەکان پرسیار یەکەم لە مامۆستا یاسین لە بەرز مامۆستا یاسین کە وەکو چالاکی مەدەنی ئەم پێم باش و مامۆستا وەکو لە ئەنگلیەشێک لە لایەنە سیاسەکان خۆت ناسێنی بەڕاستی ئەوەندە توند و ئەوەندە نائومێدی لە وڵاتی کە من باما لە جیاتی تۆ هەل لە بەیانی زووتر نەبوو ئەم وڵاتان بەجێ دەهێشت و زۆر ئاسانە ئێستا چکەن ڕۆشتن بۆ ئەوروپا پرسیارشم بەڕاستی بۆ NRT هەیە بۆ ئەوەندە باسی شۆڕش دەکەن شۆڕش لە چێ لەکوێ لە کەی لە چێ دەکرێت کورد لە کورد پێم وانی شۆڕش بکە باشە کە گفتوگۆکانمان کرد تێگەین لەوەی ئایا شۆڕش پێویستیان ئایا ئەو ڕاپەڕینە زەرور بوو و بەرنامەکەی ئێمە وەڵامی ئەو پرسیارەی تۆیە بەڵێ ببوورە ئێمە بەڕاستی پێشمەرگە بەی خۆمان دەزانین شەرەفان بەی خۆمان زانین پەکەکە بەی خۆمان دەزانین هەر کەسێک بستێک خاچی ئەم وڵاتە ئەم کوردستانی ئێمە پارێزێ بای خۆمان زانین بە برای خۆمان زانین بۆ پرسیارشترشم بۆ بەڕێز مامۆستا محەممەدە کە بەڕاستی دەڵێ فەشەلی سیاسی هەیە لەگەڵی دام بەڵام ناکرێ بڵێ 100% مامۆستا کە فەشەلی سیاسی هەیە بۆ لە هەموو کوچە و کۆڵانێکی ئەم وڵاتەدا ئێوە کاری سیاسی دەکەن و سیاست دەکەن بۆ نانە دەرێک گەر ڕاستە قەراری ئەوەیە و کە بەڕاستی فەشەلی سیاسیە بۆ نادەرێت لە سیاست پرسیارێکم لە پرسیاری ئێوەشم لە مامۆستا بڕیار هەیە بەڕاستی لەگەڵ زۆربەی قسەکانیدان بەڵام بەڕاستی لای لەیەک وشەدا لەگەڵی دانیم کە دەڵێ هەموو کوچە کۆڵانەکانی ئەم شاری بۆ هێزی ئەمنی ئەمە نازانم من ماسی زۆر دەخۆم دەڵێن ماسی زۆر باشە بۆ چاو بەقەوەتکردن بەڵام منە هەموو هێز ئەمنی تۆ باسی دەکەی نەمدیوە سپاسان دەکەم دواتر ئەگەر وەڵامەکانتان لێ وەرەگرم بە تۆ بفەرموو دواتر دێمە لایەوە باشە کاتم هەیە بایستا و فەرمێ دەستخۆشیتان لێ دەکەم بەخێراتیش دەکەم بۆ دەڤەری ڕاپەڕین بەداخۆ من ناتوانم بڵم پیرۆزبایی یادی ڕاپەڕین دەکەم پیرۆزبایی یادی ڕاپەڕین ئەگەر بشکەم ڕەنگە وەکو شەخسی لە خۆمی بکەم باڵاسی کە بەگشتی بکەم ڕەنگە بەرپرسەکان بگرێتەوە بەڕاستی دوێنێ هێنانی هێزی سەگدار بۆ ناو شاری ڕانەی یەکێکە لە دەستکەوتەکانی ڕاپەڕین ئەو هێزێکە لە بەرەکانی جەنگ شەڕی پێدەکرێت دوێنێ هێنرا ناو ڕانیە ئەوە یەکێک بوو لە دەستکەوتەکانی ڕاپەڕین بۆ خەڵکی دەڤەرەکە بەداخەوە نەتوانرا هەندێک ساڵێکی دوێن لە شارەکە پێشکەش بکرێت وەکو ئەوەی کە بەویستی خەڵک بێ پرسیارێکشم لە بەڕێز سەلیم هەیە دوای ماوەی نزیکەی 6 مانگە لێرەکە لەو دەڤەرە یاخود لە سنووری سلێمانی بەتایبەت ماوەی 6 مانگە زۆربەی فەرمانبەران موچیان وەرنەگرتووە یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا دەبوو ڕۆژی 5 بکات بە دەستکەوتێک بۆ خۆی زیاتر قەیرانەکە ڕوبەڕووی سنووری وی بۆتەوە لە ڕووی وەکو بایکۆتەوە باشە پامەکەت گەشت ئەگەر بمبووری مەبەستم لەوە ینی لەبەر بەژەوەندی تایبەتی خۆیان نانتوانێەوە تاکو ئێستا بگەرەنەوە سەر بەژەوەندی گشتی خەڵک هیوادارم بەخۆیان دابستنەوە زۆر سپاس دەستخۆش ئەگەر تۆ بفەرمووی دواتر
دەچمەوە لای میوانەکانم پاشان ئەگەڕێمەوە لایەوە فەرموو. بەخێراتتان دەکەم. زۆر سپاس. پیرۆز بە یادی 25 ساڵی ڕاپەڕیتانێ دەکەم. پرسیارێکم بۆ کاک بڕیارەیە هەسوڕایی بزنەوەی گۆڕان. دوای 25 ساڵ لە ڕاپەڕین و زەروریەتی بەردەوامی ڕاپەڕین لە بەرامبەر سیاسەتی ئەو نزیک بەرەوە لە مایکەکە بێزە ئەو سیاسەتە شکست پێ هاتووی و برسیکردنی خەڵکی کوردستان ئایا ڕاپەڕین بەردەوامی دەبێ خۆ بە پێی زاندرێ تا دەستخۆش. زۆر سپاس. دواتر دێمەوە لای ئێوە ببورن با بچمەوە لای میوانەکانم سەرەتا لە تۆ مامۆستا. بۆ خۆت وەکو چاودێرێکی سیاسی و ڕۆژنامەنووسیان کەسێکی چالاکی کۆمەڵی مەدەنی ئەناسێنی کە کەسێکی لایەن گریوەکەوەی و بەڕێزا ئاماژە پێکرد. واقعێکی ڕوودواشکرایە من لە 2004ەوە سەربەهیز لایەنێک و گروپێک و حیزبێکی پێشتر لانێ لەگەڵ لایەنێک بووم و کاندیدی حیزبێشتریش بووم بەڵام وەکو خۆم پۆستم لە هیچ حیزبێک نییە و فۆرمیشم لە هیچ حیزبێک نییە بابچن ڕوونی کەنەوە ئەگەر هەمبێ ئەوە لەوەیاندا بێبنەتم بۆ کاگاری یەک پرسیاری تریشی لێکردم بۆچی ئەم وڵاتە جێنایڵی بۆ ئەوەندە ناومێدی ئێمە خۆمان هەست بە بەرپرسیارەتی دەکەین لەبەرەوەی پەروەردەیەکی زۆر سەقەت لە وڵاتەدا لە ئارادایە هەست بە ئەوە دەکەین کە نەوەکانی داهاتوومان پەروەردەیەکی سەقەتدا دەڕۆن بۆ چونکە هەم لە سیستەمی ینی لە حیزبایەتیدا حیزبایەتیش سەقەت لە وڵاتایەوە هەم لە حکومڕانیدا حکومڕانیشی سەقەتەیە ئێمە دەبینین بکوژانی عەودەی شوبات ڕۆژانی دواتر لە بەردەم بارگاکان دەکوژرێن بە ڕۆنجی ڕووناک بکوژەکان نەدەدرێنە دادگا و لە زیاتوێ بدرێنە دادگا بەڵکو پاداش دەکرێن و پلیان بەرز دەکرێتەوە ئەمە پەروەردەیەش سەقەتە خەڵک هەم دەدرێت بۆ ئەوەی زیاتر خەڵک بکوژرێ ئازادەکان بەرتەسک بکرێتەوە و لە هەمان کاتدا درۆکردن لە کەناڵەکان لە بەرپرسە باڵاکان ئەمە وای کردووە کە ینی درۆ تەشەنە بکە بەناو خێزان و بەناو کۆمەلگادا کە ئەمە دەمانوێت ڕێگری لەو جۆرە پەروەردەی سەقەتە بکەین و بێمتمانەیی هاوڵاتیان لە بەرامبەر دەسەڵات و دەسەڵات بێمتمانی دەسەڵات لە بەرامبەر هاوڵاتیان پەروەردەیەش سەقەتە کە دروست بە لە وڵاتێدا ئێمە دەمانوێت هەست بە بەرپرسیارەتی خۆمان دەکەین و ئەم وڵاتە جێناهێڵین و ئومێدمان هەیە چاشی بکەین ئەگەر گەورەترین شۆڕشی سپی دەکەین وەک کاک بڕیار وەک دوتنەوەی گۆڕان باز دەکات ئێمە شۆڕشی سپی ئێمە شۆڕشی قسەکردنە شۆڕشی کاغەزە و بەردەوامیش دەبین لەو شۆڕشە هەتاکو دەسەڵاتداران دانجێنن بە هەڵەکانی خوانداریشان ناوە بەڵام دەبێت خەمی نەوەکانی داهاتوومان بێ بەو شێوەیە پەروەردە نەبن کە درۆ بکەن کە بوون بە دەسەڵاتدار خیانەت لە میلەتەکان نەکەن بوون بە دەسەڵاتدار دزی لە میلەتەکان نەکەن ئێمە دەبێت شۆڕشێک بکەین کە نەوەکانمان بەو شێوەیە پەروەردە نەبن بۆیە ئەمە وڵاتی خۆمان جێنایڵن مامۆستاشم لە قوتابخانە قوتابیەکانم بە ئاوا ڕادێنم ئاوا پەروەردەیان دەکەن. باشە مامۆستا بڕیار وەڵامی تۆ بۆ ئەو گەنجەی کەوتی هەموو لایەنەکانتان تەنها لە بەرژەوەندی حەزبی و سیاسی خۆتانە کارتان کردووە خەڵکتان لە پێناوی خۆتانە بەکارهێناوە وەڵامت بۆ ئەو گەنجە چیە؟ طبعاً بەنسبەت بەرژەوەندی حزبیەوە ئێمە وەکو بزوتنەوەیەکی سیاسی هەم وەڵامێکیش بۆ مامۆستای بەڕێز کە دەڵەتیتان کرد بۆ دەڤەری ڕاپەڕین بزوتنەوەی گۆڕان لە 25 حوتی 2009 وەکو هێزێکی سیاسی لە ڕێی سندوقی دەنگدانەوە هاتۆتە ناوکایە سیاسیەکانەوە ئێمە هەموو کەس دەزانێت 4 ساڵ ئۆپۆزیسیۆن بووین ئۆپۆزیسیۆنێکی مەدەنی بووین تەنانەت بە ئۆپۆزیسیۆنیش ئێمە پرۆژەمان هەبووە بۆ هەموو جومگەکان بۆ چارەسەری دارایی ئابووری ئیداری کارژێڕی ینی ئێوە بێبەرین لەو گەندەڵیەی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە دەستم پێت دەڵم بۆت باز دەکەم ئێمە لە 4 ساڵی ڕابردوو ئێمە بەشدار بووین لە سیاسەتی حکوومەت هەرێمی کوردستان لە پەرلەمان بووین بەڵام ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن بەشدار بووین واتە ئێمە هیچ پۆستێکی ئیداریمان نەبووە لە دوای ئەوەی کە لە حکوومەتی ئەمجارێ بنکەفراوانە بەشداریمان کرد ئێمە ساڵێک و 4 مانگ بەشدار بووین بزوتنەوەی گۆڕان خۆ ناچێتە لە بەرپرسیارەتی لەو ساڵ و 4 مانگە بەپێی حەزمی خۆمان بەڵێ بەرپرسیارین بەڵام ئەوەی کە دەڵێ بەنسبەت ئیداری ڕاپەڕین و سیان کردو ئێمە لە دوای 30 نیسان کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کرا هیچ پۆستێکی ئیداریمان تەنها سەرپەرشتیاری ئیدارە تەنها ئەو کەمتەرخەمیانەی کە لەو ماوەیە ڕوویاوە ئەی خەیتە سەرشانی خۆتان بەڵام ئایا سەرکردەکانی ئێوە لەکوێ هاتن سەرکردەکانی ئەوە لە هەناوی یەکێتیەوە هەڵنەقڵان یەکێتی و پارتی شەراکەتی ڕاستەقینەی ئەو هەرێمە نەبوون چەند ساڵاوان ئیدارە ئێرەیان نایە بۆ خۆتان بێبەریەکەن لە گەندەڵی جوان خان بزوتنەوەی گۆڕان ئەمە وەک بزوتنەوەی گۆڕان قسە دەکەم بزوتنەوەی گۆڕان لە 25 حوتی 2009 دروست بووە ئەگەر باسی ئەو سەرکردە شۆڕژێڕانە دەکەی کە سەردەمانێک لە ناو هێزە سیاسیەکانی تردا بوون و ئێستا هاتوونەتە ناو بزوتنەوەی گۆڕانەوە ئەگەر ئەو حیزبە لایەنە سیاسیانە ڕاستیان دەوێت دەیانەوێت یەکێک لە کێشەکانی هەرە گەورە لە حیزبەکان بالئەخەس پارتی وێژێتی ئەوەیە هەر کاتێک باسی گەندەڵی دەکەی دەڵە خۆ سەرکردەکانی گۆڕانیش پێشتر لە ناو یەشێتی و پارتیدا بوونە بلە خەزە ناو یەشێتیدا ئێمە من لێرەوە بە ناوی گۆڕان دەتوانم ئەو قسەیە بکەم
با بێن دادگایەکی عادیلانە دروستکەن بۆ هەموو ئەو سەرکردانی کە لە دوای ڕاپەڕینەوە دەستیان هەبووە لە گەندەڵیدا با یەکەم جار لەوانەی ئێمە دەستەکەن بەڵام بە ئەوانی خۆشیان بگرێتەوە کە ئێستا دوای لەناو کووردا سەرکردامێنێکە دادگایی نەکرێت ئەگەر باتیلێکی گەنج بێتە پێش با ئەو گەنجانە ببن بە سەرکردا بۆ هەر دەبێت ئەوانەی پێش و سەرکردە بن باش ئەو سەرکردانێک کە ئێستا بوونەتە خاوەنی کۆمپانیا و ڤێلا و گەنجی وایان دروست کردووە کە بێ ئەوەی یەخەکەیان ئارەقەی کرد بێ ئێستا خاوەنی خانوور خاوەنی هەزاران ملیۆن دۆلار. باشە بڕیار مامۆستا محەممەد ئێمە لای تۆ یەکێک لە گەنجەکان پرسیاری ئەوەی کرد داواکاریەکانی ئێوە ڕەخنەگرتنەکانی ئێوە بە حەجمی ئەو خەباتەنیەکە کردوتانە ئێوە لە دوای ڕاپەڕینەوە دروست بوون ئایا پێویستە مێژوویەکی چەکداری و هەبێ مێژوویەکی شۆڕژگێڕی و هەبێ بۆی بتانی ئێستایەکی یەکسان و ئازاد و دیموکرات بەرهەمبێنی ئێمە شانازی بەوە دەکەین کە لە شاخ نەبووین بەڵام لە شار پیاوی کەس نەبووین ئەوە قسەیەکە گرنگ بەڵام شاخ ئەم ڕۆژەی بەدی نەهێناوە ئەوە بەشێک بەشی تر ڕاپەڕین دەبێت جایکەینەوە لەگەڵ شۆڕش ڕاپەڕین یعنی چی یعنی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەشداریان لەو واقعیدا کردووە خەڵکی تر یەکگرتو خۆی ئیعلان نەکردووە هەبووە بەس ئیعلان نەکراوە جیاوازەکەی لەوەیدایە هەموو ئەندامانی یەکگرتو لەسەر تاسەری کوردستاندا لە دوای سەدەکانی لە دوای هەشتاکان بەدواوە لەگەڵ ئەو خەڵکی بەشداریان کردو بەدایان نمونە حەزەکەی دەدەمێ ئەوە خاڵێکی تر طبعا لە دوای ئیعلانی 94 ئێمە ئەو مامۆستا باسی کرد طبعا ئێمە کە شانازی بێوە دەکەین تاکە حیزبێک لە کوردستاندا کە حیزبێکی مەدەنی ئاشتی خوازی شۆڕشێکی ئەرخەوانی بێ یەکگرتووی ئیسلامی کوردستانە ئەوە خاڵی یەکەم ئەو شۆڕش ئەرخەوانی ئێوە چییە؟ شۆڕشێکە بێچەکدارە مەدەنی بووە ئامانجەکەی چیە؟ ئامانجەکەی گۆڕانکاریشی ڕیشەی لە عەقڵ و لە فکر و لە مەنهەج و لە سایکۆلۆژیەتی خەڵکی کوردستاندا لەگەڵەکەم و پرسیاریەوە لە یەکەم بەس مامۆستا عەفوکە با یەک قسەم یەقەوز عەفو مامۆستا وتی لە دوای ڕاپەڕینی چستان بۆ خەڵکی کوردستان کرد ئێمە چەند شتێکمان کرد یەکەم شێت حیزبێکی مەدەنیمان دروست کرد دووەم شێت دان هزار مزگەوت و قوتابخانە ئاوەدانیمان هێنا ئەو وڵاتەی کە بەرەی کوردستانی هەژار بووکە طبعا دەزانن کە بەرەی کوردستانی زۆر هەژار بوو دەستکەوتی ئابووری نەبوو دان هزار مناڵی ئەو لە دەرەوە پارەمان هێنابوو بۆ پارێ لە وڵاتانی دەور بەرمانی ناوە بۆچی یان بەیەگرتوو بۆ نیان لەبەرەوەی ئێمە ئایدۆلۆژیێکی ئیسلامیمانەیە خەڵک ئاهەنگی لەگەڵ ئێمە بوو خەڵکی تر طبعا ئێمە سەدان هزار گەنجی ئیستثمارمان کرد کە عەقڵێکی کراوەی مەدەنی مۆدێرن خواست کە گەنجێک بێت تاسە لە کوردستاندا کەسێکمان نیە زیندانی لایەنێکی ناوڕەوشتی بێت زیندانێکی خراپ بێت ئێمە شانازی بەتاکەکان باش ئێوە ئیسلامتان بۆ بەرژەوەندی و خزمەتکردنی خەڵک بەکارهێنا یان کردتان بە ئامڕازی بۆی پێی بگەنە دەسەڵات نەخێر ئێمە ئیسلاممان بۆ خەڵکی کوردستان بە جوانی هێنا کە بتوانین تاکانی کوردی سەپەر پێدوانی ئێستا یەکگرتو و سیاسەتێکی ئیزدیواجی هەیە لە ناوچەی بادینان جۆرێکە لێرە جۆرێکە لە هەولێر جۆرێکە شانازی بە سیاسەتی خۆمانەوە دەکەین بەڵام ناچارین حیزبێکی واقعینە حیزبێکی سەرتا سەرینە وە پەشیمانیشنی لە هیچ هەنگاوەکانی خۆمان بەڵکو شانازی بە هەنگاوەکانی خۆمانەوە دەکەین دواتر دێمە لای تۆ با کاک سەلیم هەندێک پرسیار ئاراستەی بەڕێزیشتان کرا سەبارەت بۆی کە ئەم دۆخەی ئێستا دروست بوو ئەمە بوو ڕاپەڕینی بۆ کرار کۆمنتێک دەبێت لەسەر وەڵامی پرسیارەکانیان فەرموو تیرۆکردنی سۆرانی مامەحەممە و تیرۆکردنی ڕۆژنامەنووسان لە شوێ مازادیدایە بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو تیرۆکردنی ڕۆژنامەنووسان تیرۆکردنی هەر کەسێک بێ هەر کەس سایەتێک بە نەک ڕۆژنامەنووس لە کوردستاندا هەڵوێستی هەبووە و بەیاننامەی دەرکردووە و ناڕازی بووە بەڵام ئەو کارانە تەنها بە ناڕازی و بەیاننامە دەرکردن ینی پێویستی تەنها بەوە هەیە بێگومان یەکێتی هەموو جارێک پێداچوونەوەی بە هەموو ئەوە نەکردو بەڵام ئێمە بە پرسیارە تر لەسەر مۆزوع بکەین ئایا تیرۆرکردن تا ئێستا مەسەن لە هەندێک وڵاتانی ئەوروپا من هیچ مبڕێک نانمەوە بۆی کە تیرۆری سیاسی یا تیرۆری ڕۆژنامەنووسان لە وڵاتێکی ئێرەدا هەیە بێگومان تیرۆر لە هەموو وڵاتێکدا هەیە و کەموکوڕیەکانی دەسەڵاتی سیاسیمان کە چەند ساڵێک بەرەو پێش تا ئێستا تقریبەن پێویستی بە پێداچوونەوەیەکی زۆر گرنگی هەمەلایەنە هەیە نەهەر لە چاکسازی سیاسی پێویستی بە چاکسازی ئابووری هەیە و پێویستی بە چاکسازی یاسایی هەیە و پێویستی بە کۆمەڵەشت هەیە بۆیە ئێمە ناکرێ بڵین دەکرێت بڵین ئێمە دەستکەوتەکانی چین ینی من جۆم لە بەڕێزێک بۆ بەڕاستی کەوتی بریا راپەڕینمان نەکرد بە ئێمە هەرگیز نابێ بێ ئومێدی بدەینە نەوەی نوێ بۆی کە بڵین راپەڕینمان نەکرد بە دەستکەوتەکانی راپەڕین زۆرن و نابێ نادیدایان بگرین بەڵام پێویستمان بە شتی تری شەیە کە دوای راپەڕین بیکەین
لە پێش هەمویانەوە چاکسازی یاساییە لە ئەوەندە گەشتبینی بە چاکسازیەکان پێم وایە ئیرادە هەیە و دەبێت ئیرادە بەسەیا بێ کاری بۆ بکرێت دەبێت سەرتاش بڕێنەوە بۆی کە ڕاپەڕین ماکی ڕاپەڕین لە شووە سەری هەڵدا بێگومان لە ڕاپەڕین لە پشتبەستوو بە جەماوەری کوردستان پشتبەستوو بە ئیرادەیەکی پرسیارە لەسەر پشتبەستن بە ئیرادەی جەماوەر لێ بکەم ئێستا هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیران بۆتەوە قەیرانی دارایی ئێستێکێکە لە کێشە گەورەکانی هەرێم بۆ ئەوەی هەرێم بتوانێت لەم قەیرانە خۆی دەرباسکە پێویستیان بە پارەیەکی نەختی زۆری خۆی هەیە یا پێویستە سیستەمێکی بانکی بە قووەتی هەبێ یا پێویستە بتوانێت کۆنتڕۆلی بەرزکردنەوەی ئیرادەی میلەتەکەی بکە پێ دوایە دەسەڵاتدارانی ئێستا ئەوانی کە لەسەر حکم و ئەم وڵاتە بەڕێوە بن توانای بەرزکردنەوەی ئیرادەی میلەتیان هەیە من پێم وایە ئەگەر حیزبە سیاسەکان کۆک و تەوا بن توانای زۆر باشتریان هەیە لەوە و زیاتریشان هەیە لەوە چونکە ئەگەر بگەڕێنەوە سەرەتا ڕاپەڕین ئیرادەی سیاسی جەماوەر لەکوێ دروست بوو لەوە دروست بوو کە هەموو حیزبە سیاسەکان لە چوارچێوەی ڕێکخراوێکی سیاسی یەکگرتوودا بەناوی بەرەی کوردستانیەوە و ئەوە بووە پاڵپشتێکی گەورە بۆی کە ڕاپەڕین لە هەموو شار و شارستانی کوردستان دروست بێ و بەرپا ببێ ئەگەر جەماوەری کوردستان پشتبەستوو بە ئیرادەیەکی سیاسی بەهێز نەبووان بێگومان ئەو کاتەش ڕاپەڕین ڕوونینەدا بۆی ئێستاش لەگەڵ ئەوەدا من پێم وایە دەبێ ئیرادەیەکی سیاسی بەهێزە بێ و بۆەوەی کە هەموو حیزبە سیاسەکان هەماهەنگی هاوکار و هەماهەنگی یەکتر بن بۆ تێپەڕاندنی ئەو دۆخ و ئەو قەیرانە بە هەموو قەیرانی ئابووری بە چارەسەکردنی کێشەی یاسایی و بە چارەسەکردنی کێشەی سیاسی سەرۆکایەتی هەرێم و هەموو بوارەکانی دێمەوە لای تۆ دەچمەوە لای مامۆستا محەممەد تێبینی ناکەی هەمومان هەر ڕەخناگرین هیچ کەسێکمان تەنها باسی چاکسازیەکەین یعنی هیچ پرەنسیپێ و هیچ پراکتەیەک ناخرێتە ڕوو تا بڵێ ئامادەین پێکڕاوە بکەین نەس ناکەی گیانێکی لێبوردەی لە نێوان نە لایەنەکان نە ئێوە میوانەکان نە ئەم بەڕێزانە ینی هەموو یەکتر تۆمەتبارەکە پێویستە چی بکرێ بۆی لێبوردەی دروست بکرێت لە نێوان لایەنەکان و هاوڵاتیانیشە سەقافەی لێبوردەی سەقافەیەکی زۆ گرنگە هەموو کۆمەڵگاکاندا ئێمە دەبێ وا بیرکەینەوە واشمان هێناوش کە بخۆمان سیاسەتی اعتیدال و وەسەطیمان هەڵبژاردووە ئێمە گەلە بیرتان مابێ ئەو برایانە لە 2005 تاکە کەسێک تاکە حیزبێک لە کوردستاندا کە باسی بنبرکردنی گەندەڵ و چارەسەر دابنکردنی خزمەتگوزاریمان کرد ئێمە بووین بەڵام پۆلێک شەیدی زۆر گەورەماندا چونکە ئێمە لە 2005 هەستمان کرد کە ئەو وڵاتە لە گەندەڵیدا غەرق بووە بەڵام ئەوان وتیان نابێ ئەو باسی گەندەڵی بکەن کەچی ئێستا 2016 کە بخۆتان ئەو برانە دەزانن کە وڵات یعنی بەڕاز ئێمە گرفتی ئەساسیمان چیەکە لەو 25 ساڵ یەک چارەگە سەدەیە طبعا کۆریە باشوورمان هەیە مالیزیامان هەیە سنگافۆرەمان هەیە یابانمان هەیە لە 25 ساڵ بەرەو سەرتر توانیان بەهشتێک بۆ خۆیان دروستکەن ئێمە لە 25 ساڵی کە گەڕاینەوە سە مڕەبعی یەکەم پۆلیس و پێشمەرگە ئەو برادرانی ئەمنی دێنین کە دەبێت کپکی جەماوەرکەین بۆیە طبعا ئێمە وەکو خۆمان وەکو سیاسەتی خۆمان بۆیە کە جەنابەت باست کرد سیاسەتی ئیزدیواجی نییە سیاسەتی ئاعتیدالە دەمانەوێت هەر چۆنێکی بێ قوربانیشمان لەسەر جەماوەری خۆمان داوە دان گەنج و لاو لە وڵاتیدا گلیان لێ ئێمە کردووە کاکە ئێوە قسەی نەرم دەکەن ئەگەر ئێمە قسەی نەرم نەکەین ئەی چی بکەین ناکرێت نابین بە پیاوی خەڵک وە زمانی تورکی فارسی و عەرەبیش دەزانین لەگەڵ خەڵکی تر قسە بکەین باشە مامۆستا وەکو جەنابەت وەکو کادرێکی یەگرتوو کە هێزێکی ئیسلامی میان ڕەوە کە سیاسەتێکی نەرمونیانەتان هەیە چ پرۆژەیەکتان هەیە چ بەرنامەیەکتان هەیە بۆی هەوڵێک بن کە ئەم دۆخەی ئێستا ینی بەرەو ئارامی بڕوە ئەوەندە یەکتر تۆمەتبار نەکەین ئەوەندە یەکتر نەشکێنین ئێمە ئەو برادران دەزانن خەڵکی کوردستان دەزانێت ئێمە کۆمەڵی مبادرەی سیاسیمان کرد هەر جارێ هەنگاوێکمان نابێ خەڵک کە بەدڵی نەبووە ئێمە تۆمەتبار کردووە یعنی بەس ئێمە مادوو نابین بەردەوامیش دەبین چونکە ئێمە باوەڕمان بە ئیسلاح و باوەڕمان بە چاکسازی لە وڵاتیدا هەیە لەگەڵ ئەوەیدا لەسەر جەماوەری ئێمە خەڵک زۆر ئێمە برینداری کردین بەڵام ئێمە هەر مادوو نەبوون چونکە کاروانی ئێمە دەبێ کاروانی چاکسازی و تەبایی بێ لەناو خەڵکی کوردستاندا بۆیە ئێمە تەمەنا دەکەین جارێکی تریش سەکردایەتی سیاسی کوردستان کە ئەو برادرە دەڵە فەشەلی سیاسی کاکە وڵاتێک 25 ساڵ وڵات بێت دەستورت نەبێت دەستور مؤسساتت نەبێ یعنی چی کاکە یاسای غاباتە هەرێمە یعنی باش هەرێمی نابێت دەستورێکمان نەبێت باش دەست خۆش کەواتە عەفومکە لێرەدا مۆستم لێرەدا ئەوەیە کە ئێمە هەرێمێک بین کە چاوەڕوانی دەوڵەت و خەونی دەوڵەت دەکەین باسی ڕاپەرسی دەکەین کە ئێمە یەکەڵەکەین کە بەیانی چۆن دەتوانین لە پارچەکانی ترێک دەرخۆکەین بۆیە ئێستاش کەماوە مامۆستا دەفەرمێت ئێمە بێگرتو بێت هەممان بێکەوە جوانێ ئەو سەرەکە بەجەلال
نهێنی سەرکەوتنەکانت تەنها ئاڵتونسایە. شیری وشکی ئاڵتونسا بە سوودا تامێکی ڕاستەقینەیە. ئای چەند هەستێکی خۆشە. کاتێک ئینتەرنێتت هەیە و ساتە خۆشەکانت بە پەیوەندی و بەشداریکردن مەسەرە بیت. بەڵام لەپڕ حاڵەتەکە پێچەوانە بێتەوە و هەرچی هەستی خۆشی هەیە نابێنێت. بێتاقەتی داتەگرێت و هەست بەسەر لە شێوان نەکەیت و خەریکە شێتە بیت. مۆبایلەکەش دەبێتە پارچە خشتێکی بێکەڵک بەدەستەوە. ژیانیشە بە ڕۆتێکی سەڵە ڕات بەڕێوە. مۆبایلەکەت لێ بێتە گرێچۆرە و سەرە لی دەرناچێ. کاتێک ئینتەرنێت فلسێ پێ ناهێڵێت. بەڵام ئای چەند هەستێکی خۆشەکە بە پەنجە پیانانێک هەموو ئەوەی ئەتەوێت بێسەرێشە لە بەردەستە. کە مێگابایتت بۆ لێرن و لە پەیوەندی و بەشداریکردن دانابڕیت. کاتێک باڵانسەکە سەلامەتە و تووەش بێخەمیت. کاتێک خێرایی ئینتەرنێتەکەت کەشێکی زۆر خۆشت بۆ ڕەخسێنی. ئینتەرنێت لەگەڵ ئێمە شتێکی ترە لەگەڵ سپید و باشترین و خێراترین لا عێراق. پام میدیا تاکە بریکاری دامەزراوەی میدیایی نالیە بۆ بڵاوکردنەوەی ڕکلام. بۆ ڕیکلامکردن لە کەناڵەکانی NRT، NRT2، ڕادیۆی نالیە FM و دیجیتال میدیای NRT پەیوەندی بکەن بەم ژمارە تەلەفۆنانەوە. هەموو میلەتانی نەهامەتیەکان و ڕابردووی خۆیان لە یاد نەکردووە. ئێستا ئەو کارە ساتانەیان بەسەر نایەتەوە. ئەنفال، هەڵەبجە، شەهیدان هەمیشە لە یادماندان، لەبیرتان ناکەین. NRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن. بینانی NRT جارێکی سڵاوتان لەبێ لە ڕانیەی دەواازەی راپەڕینەوە لەگەڵتانین بۆ ڕووماڵێکی تایبەت سەبارەت بە ئەنجامەکانی راپەڕین. مامۆستا دێمەوە لای تۆ
ئەوەی کە ڕوویە 25 ساڵ و ڕۆژێک بەر لە ئێستا ڕاپەڕینێکی شۆڕژگەڕی و چەکداری و سیاسی بوو. پێتانوانی ئێستا ڕاپەڕینێکی فکری ڕۆشنبیری پێویستە؟ سەرتا دەمەوێت یەک ڕوونکردنەوە بدەم تێبینێکم لەسەر بەرنامەکە هەیە بەرنامەکە زیاتر بە ئاقاری حیزبیدا دەڕۆ هەر کەس مەتحی حیزبەکەی خۆی دەکات کەمە بەڕاستی بەڵام هەرسێکیان حیزبی تەنها نەبێت. ئێمە لە دەڤەرێک قسە دەکەین قسە لەسەر ڕاپەڕینێک دەکەین کە سەردەم خەڵکی کوردستان کردی و پێویستە زیاتر لەسەر دەرەنجام و بەرهەمەکانی ڕاپەڕی قسە بکەین و نەک مەتحی حیزبی خۆمان و ئەوە بوو ئەوە چۆ دەرەنجامەکانی حیزب ئەم ئەوڕۆ پێم باشە ئەو بەرنامەیە زیاتر لەسەر دەرەنجام و با بڵێن بەرهەمەکانی ڕاپەڕین قسە بکەین ئەوە گرنگ بوو و بە هەندێک شت تێکەڵ نەکەین زۆر جاران لە حیزب سیاسەکان ئەومان جۆرە دەبێت بە تایبەتی دەسەڵات کە باز لە خزمەت گوزاری دەکەن خزمەت گوزاری نابێ بکرێتە منێت بە چاوی هاوڵاتیدا بدرێتەوە ئەو ئەرکی سەرشانی حکوومەتە لە کاتێکدا کە پارە دەڕژا هەندێک خزمەت گوزاری کراوە بۆ منە ئەو پارکە جوانە ئەوە نەجێ دەستخۆشیە نەجێ منەتە بەسەر هاوڵاتیدا چکەمە ئەرکە کاتی خۆش ڕژەمێک بە دوای یەکەکان کە هاتوونی عێراقدا جادەیان کردووە و نەخۆشخانەیە ئەو نەخۆشخانەی کە لە بەناوی سەدام و ئێستا ناوی ڕزگاریە لە هەولێر ئەو نەخۆشخانەیە لە سەردەمی ڕژێمی بەعساکراوە و ئەوەش نییە بڵێن دەستی خۆش بە لە بەروی ئەرکی سەرشانی ئەو حکومڕانی دەکرد و ئەرک لە سەرشانی حکوومەت جێ ئەوە نییە بکرێت بە ملت بەسەر چاوی هەڵاتیدا ببوورە پرسیارەکە دەربارەی ئایا لە ئێستادا شۆڕشێک بڵێ بێگومان شۆڕشێکی فکری با بڵێن ڕۆشنبیری و شۆڕشێکی پەروەردەیی ضرورە کە هەم لە ڕووی حزب جۆری حزبایەتیەوە چکە بە تایبەتی و قوتازی پێشتر شارتی پێدا حزبایەتی لە هەرێمی کوردستاندا مقدس کراوە حزب گەورەتر کراوە لە هاوڵاتی لە کاتێکدا حزب دەبێت لە خزمەتی هاوڵاتی و نیشتیمان و گەلوونەتەوە دابێ ئەمە کە پێویستە ئەمە ڕاست بکرێتەوە و بێگومان ئێمە پێویستمان بۆیە کە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا بەڵێ منیش ئەڵێم فەشەلی هێناوە کە پێویستە ئەمە چا بکرێەوە شۆڕشێک بکرێت بۆ کەمە تا ئێستا کاک محەممەدی شارەتی پێدا کە تا ئێستا دەستخاوەنی دەستوری نین 25 ساڵ لە حکومڕانی دەکەین دەستورێکمان لە چۆن باشە پێ دوایە گەرە سیستەمە لە سەرۆکایەتیەوە بگۆڕێ بۆ پەرلەمانی ئەوە ئیتر سیستەمی ئەم وڵاتە بەتەواوی چارەسەرە بێ کێشەکان چارەسەرە بن هەرچە من خۆم لەگەڵ سیستەمی پەرلەمانیدام بەڵام گرفتی ئێمە سیستەم نییە پەرلەمانی بەیان گرفتی ئێمە جێبەجێ نەکردنی یاساکانە گرفتی ئێمە ئەوەیە کە ئەگەر پەرلەمانی بێیان سەرۆکایەتی بێ هەردووک لایە پێشێل دەکرێن هیچ کامێک لەمانە تا ئێستا جێبەجێ نەکراون یعنی سیستەمی خۆسەپێن نیە سیستەمی دیکتاتۆریەت هەیە سیستەمێک نییە کە تو بڵێ ناوی بنەی کۆماری یان با بڵێن پەرلەمانی تا ئێستا یەکێک لەمانەمان نیە خۆمە دەسوورێکمان هەیە تا ئێستا ڕاپرسیسە نەکراوە دەسوورێکمان هەیە تا ئێستا لە ژێر هەمواردا باشە با دوور نەکەوینەوە وەڵامی پرسیارەکەی من ئەرکی کێیە ئەو شۆڕشە ئەو ڕاپەڕینە فکریە ڕۆشنبیریە بکە ئایا ڕۆڵی ڕۆشنبیری کورد ئێستا چییە؟ ڕۆڵی ڕۆشنبیری کورد دەوترێت ڕۆشنبیری کورد بوون بە دوو بەرەوە بەرەیەکیان لەلایەن حزبەوە ئاراستەکرا و کۆنتڕۆلکرا و دیسپلین کراوە بەرەیەکیشیان لە دەڕۆی وڵاتەوەی کە باسەکرێ لەناو معاناتی میلەتەکەیانین بەڵکو تەنها چەمک فڕێنە سایتەکانەوە و مێشکی گەنج و هاوڵاتیانی پێپڕەکرێت تۆ ئەمە بە ئەرکی کێزانی بەداخەوە ژوان خان ئەوەی کە باز دەکەی دابەشبوونی ڕۆشنبیرانی کوردستان بەسەر دوو بەرەدا بەرێکە لەگەڵ حیزب و پشتیوانی حیزب دەکا بەرێکیش کە با بڵێن پشتیوانی لە شەقام و یان لە ڕای گشتی دەکات ئێمە ئەوەی کە پێشتری شارتمان پێدا ئەوە گرفتەکە لێرەدایە سیستەمی حکومڕانی حیزبایەتی لە هەرێمی کوردستاندا سیستەمێکە وای کردووە کە تاکو و کۆمەلگای مولتەزیم کردووە بە حیزبەوە دوای لێ کردووە کە دەبێت مولتەزیم بێ بە حیزب و شەهادەدار بێ دکتۆرای هەبێ یان ڕۆشنبیر بێ یان با بڵێن مامۆستا بێ هەر جۆرێک لەمانە بێ وای لێ کردووە کە مولتەزیم بێ بە حزب ینی پشتیوانی لە حزب لە پەردەپۆشی بۆ خیانەتەکانی حزب کە پەردەپۆشی بۆ بە هەڵەکانی حزب کە ئەمە هەڵەیەکە کە لە سیستەمی حیزبایەتیدا لە هەرێمی کوردستاندا هەیە ئەوەش لەو کاتە دەست پێ کرد کە شەڕی ناوخۆ سەری هەڵدا و با بڵێن سیاسەتی ڕازیکردنی ئەو دوو حیزبی دەسەڵاتدار کە خەڵکیان بە زۆر تاعین دەکرد و موچیان دەدا بۆ موچە پێدانە هەڕژانی پارە بەسەر لایەنگرانی خۆیاندا بەو شێوەیە خەڵکە ڕۆشنبیرەکان هەموو بەو شێوە سەقەت کرد بەهەرحاڵ ئەوەی کە ئەرکەس لەسەر شانی ڕۆشنبیرانی کورد ئەوەیە کە بەڕاستی بێلایەنانە بێنە مەیدان و وەک ئەو پرۆژە بارانەی کە پرۆژە باران لەلایەن حیزبەکانی ئەو پرۆژە بارانانە وەولان نرێن
پرۆژەیەکی هەماهەنگی یەکدەنجی هەبێ بۆ لایەنەکان و بچن لەگەڵ دەسەڵاتداران دابنیشن چیتر خۆپەراوێز نەکەن و دەسەڵاتدارانیش پێویستە دابەزن لەو لوودبەرزیە و لە خۆتزیینەوە لە جەماوەەر بێن هەنگاوی کردداری و هەنگاوی با بڵێن عملی بێنە مەدان پرسیارێک لەک ماوەسا محەممەد کرد چارەسەر چێ بۆ ئەو بارودۆخە چارەسەر من پێم وایە ئەوەیە کە بەڕاستی دەسەڵاتداران بێنە مەدان هەنگاو بنێن من یەک پێشنیارم هەبوو ئەگەر بەڕاستی تا ئێستا برای قسەیەکی کردگوتی 25 ساڵە 25 سەرۆکی هەرێم نابتێرە من یەک جار پێم شکدە سەرۆکی هەرێم لە دوای ئەوەی کە سەرۆکی هەرێمە هاتوو بۆ ئێرە لە بەداخەوە دەڵم دوو سەعات ئەو میوانانەی کە بان کرابوون لە هۆڵەکەدا دەرکیان لەسەر کلیل درابوو هەتاکو سەرۆکی هەرێم هاتوو بۆی کەس نەیبینێ بە دەرگایەکدا هاتە ژوورەوە دوای دەرگا لەسەر ئەو خەڵکە داخراوە هەتا سەرۆکی هەرێم گەیشتوتەوە هیران و نازەنین و سەری ڕەش کەس نەیبینیوە یعنی ئەمە چ جۆرە سەردانێکە ئەمە چ جۆرە حکومڕانیەکە پێویستە دەسەڵاتدارانی و هەرێمە لەگەڵ خەڵکی خۆیان ئاش بنەوە چی دیکە لە خەڵکی خۆیان نەترسن بێنە مەدان هەنگاوی کردداری بنێن ئەگە هەنگاوی کردداری بنێن متمانەش دەگەڕێتەوە بۆ ئەمان و هاوڵاتیانش متمانە دەگەڕێتەوە باشە ماڵستا دەست خۆشی دەچمەوە لای میوانە بەڕێزەکان تۆ بفەرموو. سەرەتا بە خێرات نییە مولایەک دەکەم من دەمەوێت پێش هەموو شتێک سڵاو ڕێز بنێرم بۆ خانەوادەی شەیدانی ڕاپەڕین و ڕێگای ڕزگاری کوردستان دەرەنجامی ڕاپەڕین یاخۆ با بڵێن ئامانجی شۆڕش گەورەترین ئامانجی سربەخۆی وڵاتێک کە بەداخەوە تاکو یاسا ئێمە ناومێدین هیچ ئەمەلەیەک نییە چونکە بۆ بە دووشە دەکرێت یەکەمیان وجودی ئەو میلەتە دومیشان دروستکردنی لۆگۆیەکی گەورە لە بۆ نێودەوڵەتی لە شارێکی گەورە لەسەر دەسەڵاتی نێودەوڵەتی کە بۆی پشتیوانێک دروستکە بە تایبەتی بۆ میلەتی کورد کە وەکو ڕژێمی ئیسرائیلی کە من معجیبم بە سیاسەتەکان نەک بە ئیمانەکەیان بەڕاستی ئەوان توانیوە کاریگەریەکی گەوریان هەبێ بەسەر ئەم جیهانەوە بتوانن گەورەترین پشتیوانی دروستکەن کە ئەوان قەوارەژ نەبوون میلەتێکی وەکو ئێمەش نەبوون ئەمە یەک دوو دەرەنجامەکەی چی بووە دەرەنجامەکەی ئەوە بۆ کە ئێسامە لە باتی بگە گەورەترین فیستیڤاڵی ئەو ڕۆژە یادکەینەوانێ بە دڵە ڕاوچێ ڕاستە هێزی عسکەرینە بۆ پاسگوزاری هێزی ئەمنیم کە ناتنە ناوشار چونکە فشارێکی زۆر دەرونی گەورەی دروستەکرد بەڵام لە دەوروبەری شار هەبوو وەکو بەڵگاوە بخۆم بینیوە تەنانەت خزم و کەسوکارەکەی خۆم پێشمەرگەیە بەهەرحاڵ من سەردەمانێک چەکدار بووم پێم شەرمە ڕێزم هەیە بۆ پێشمەرگە کە پێشمەرگە لای من پیرۆسترین وشەی سەر زمانی کوردیە لە دوای وشانەوە مامۆستا ئەوە هەر ڕوونکردنەوەکی بەخێرای پرسیارەکەم یەکێمان بۆ کاکسەلیم ئەوەیە یەکێتی حیزبێکی چالاک بوو چالاک بووە بەڵێ سەریکە لە ناو یەکێتیدا خەڵکێکی زیندوو هەیە بۆچی ئەو خەڵکە زیندووە میلەت دۆستە جەریئا بۆ ئێستا فشارێک دروست ناکات لەسەر حیزبەکەی کە کاریگەری زیاتری هەبێ بەسەر ئەمڕۆی سیاسەتی هەرێمی کوردستانەوە ئەمە زۆر کاریگەرە چونکە بڵێن لە یەکێتی هێزی چەکداری لەدەست ئەوە واقعەیە پرسیاری دوم بۆ مامۆستا محەممەد ئەوەیە یەکگرتو لەو هەنگاوی یەکەم کە بووە هۆکارێک یەکەم هەنگاو بوو لە پەرلەمان شکستی پەرلەمان کە دابەشی دووبارە بوو سیاسەتی سەکرداتی سیاسەتی یەکگرتو بەسەرەوەی کە لەسەر دەنگدانی سەرۆکاتی هەرێم دەنگیان دابەشی دوو کرد و بوو فەشەلی هێنا بڕیارە سیاسەکە کە ئێستا ئەمە دەزانم قەیرانە قەیرانی ئابووری نییە ئەوەی هۆشیار بێ قەیرانی سیاسیە کە وا لێ کردو ئێمە برسیبی من نامێ زۆر بچمە سەر لایەنی برسێتی بۆ جەماعەتی گۆڕان من گۆڕان نیم پێم شەرمێ کەوا دەڵم گۆڕان بە بەڵام نامێ حیزبی بم چکە حیزبی بوون تۆ بم کردو لە حیزباتی چکە ناشرینترین مۆدیلی عفوکە ناشرینترین مۆدیلی حیزباتی کورد دروستی کرد پرسیارەکەی گۆڕانم ئەوەیە ئەوان کە دەڵێن ئەمە باوەڕمان بەوە نییە بەڕاستی بەڵێن بە هێزی چەکداری ڕاستە بەڵام ئایا فشارە سیاسیەکانیان یاخۆ مەدەنیەکانیان نابێ گەورەتر بکەنەوە بۆ نمونە ئەماڕاشیم دوێنێ ئیعازیدا بەلوێنیان خەڵکاتە سەر جادە هیچ شەڕێکی نەقۆمە ئەوان لە چوارچێوەی خۆپشاندانێکی سیاسی مەدەنیانە دەبێ فشاری زیاتر بکەن بۆ مامۆستا یاسینیش چالاکی مەدەنی لەم دەڤەرەی هەزەکەم سارد و سڕێکی زۆری تێدا ئایا ئەمان ئیشیان چییە دەبێت ش بکەن هەنگاوێکی تر ئەنێن بۆ ئەوەی زیاتر ئێمە خەڵکێکی لەم دەڤەرە دروستکەین بە چەکدار ناسراوین ئیتر لەو بوارەدا بچینە دەرێ بەڕاستی سوپاس بۆ هەموو دەستخۆش با ئەگەر تۆ بفەرموو فەرموو کاگە پرسیارەکانتان کورتتر بکەنەوە بە کورتی بۆی کاتی هاوڕەکانیشتان بەشی بەرنامەکەتان لێ دەکەم بە خێراتنی میوانە ڕێزەکانیش دەکەم پرسیارێکم بۆ بەڕێز مامۆستا محەممەد دەنگەکەمێک بەرزکەیتەوە بۆ نوێنەری یەکگرتوو ئایا یەکگرتووی ئیسلامی بۆ وەزیری کارەبا وەزارەتی کارەبای پێبەڕێوە نەچوو بۆ تەسلیمیان کردەوە
من دەتەپرسم دواتر بەڵێ پرسیارێکشم بۆ ئەو مامۆستایەت چالاکوانی مەدەنی 25 ساڵ پێش ئێستا چێ سەرقافڵەی ڕاپەڕین بوو چێ داینەمۆی ڕاپەڕین بوو باش دەست خۆش زۆر سپاس محەممەد علی ئەحمەد بەخێر بێن پیرۆزبایی یادی ڕاپەڕی لە هەموو کوردێکی دڵسۆز دەکەین دیارە 5 ساڵی 1991 دەتوانین بڵێن ڕۆژێکی پرشنگدارە لە مێژوی بزای ڕزگاری خوازی گەلی کووردا چونکە بە خاڵی وەرچەرخان لە مێژوی گەلی کووردا دادەنرێت بە حکمەوەی کە گەلی کورد لە قۆناغی ژێردەستەییەوە هەنگاوی نا بەرەو قۆناغی ئازادی و سەربەخۆیی پرسیارەکانەکەیت چەند پرسیارێک بۆ بەڕێز کاک سەلیم ڕانیا سمبولی ڕاپەڕی سمبولی ئازادیە سمبولی بەرخۆدانە سمبولی شۆڕش و ڕاپەڕینە بۆچی نەکراوە بە سمبولی ئاوەدانی کە حەزبەکەی بەڕێستان ماوەی 25 ساڵە دەسەڵاتی یەکەمی هەیە لەم ناوچەیە تەنانەت منەتی ئیدارەی ڕاپەڕین بە خەڵکیوانەیە دەفرۆشتێتەوە کە هیچ پاڵپشتیەکی ئەری یاساییشی نییە لە ڕووی قانونیەوە بڕیار و مامۆستا محەممەد ئایا ئاماجەکانی کۆمەڵێک ڕێگای مەدەنی زۆر گیراوەتە بەر بۆ ئەوەی کە ئاماجەکان تحقیق بکرێت بۆ نمونە مەماوەی مانگ و نیوێکە بایکۆت دەکرێت لە خوێندن لە دام و دەستگاکان بەڵام هیچ هێزێک ئامادەنیە وەڵامی ئەو خەباتە مەدەنیە جوانێ بداتەوە پرسیارێکی تر بۆ بەڕێزیانەگە هەسکەم بەڕێزیان وەڵام داتەوە ئایا ئەوی لە 5 ساڵی 1991 لە ڕانیە ڕوویدا شۆڕشە یاخود ڕاپەڕین سوپاس دەستخۆش تۆ فەرمو سەرەتا بەخێراتنی ناسی یەکەم سەری ڕێز و نەوازش بۆ شەیدەکانی ڕاپەڕین و شەیدانی دەستی داعش سەرەتا پرسیارێکمان هەیە بۆ بەڕێز گەر نزیک بیتەوە لە مایکەکە بێ زەحمەت سەرەتا پرسیارێکمان هەیە بۆ بەڕێز کاک سەلیم پاراستنی گیانی سەربازەکانی حکوومەتی ئەو کات بڕیاری کێ بوو پاراستنی سەربازەکانی حکوومەتی ئەو کات ڕاپەڕین 5 بڕیاری کێ بوو پاراستنی گیانی سەربازەکان سەربازی کەمە بەسترە گەڕون سەربازی 91 گەر لە حکوومەتی بەعزا بوو سەربازەکانی حکوومەتی بەعز پرسیارێکی بۆ مامۆستا یاسین پێداوانیە لە کام زۆنەدا ڕاپەڕین چەخماغی کردبێت پێش دەستخەری ئەو حیزبە بووە بەڵێ پێش دەستخەری دەست پێشخەری ئەو حیزبە بووە یعنی کێ ڕابەرایەتی چه حەزبێکی کوردی ڕابەرایەتی ڕاپەڕینی کرد دەست خۆش فەرمووتە سەرەتا خۆشی بەنامەکەتان دەکەم حەق نیە ئێمە یەکێتی و پارتی زەربی سفریان بکەین باش فەرموو تۆ زەربی سفری کردوێنی هەلا لە زاخۆڕاتا خانەقین یەکێتی پارتی وایان کردووە دەیپارێزن لە سایە ئازادی و برادر گەزان داشتنەوە بەڵام گەزان هەموو دوای ڕاپەڕین دروست بوونا ڕێز بۆ برادر عاشە دەبات و چه بەرنامەکەت بەناوی چاکسازیە نا بەناوی ڕاپەڕینە ئەگەر خەڵکی ڕاپەڕین نابای خەڵکەشی پسپۆرتی نابای شارەزامە کە ڕاپەڕینیان کردووە دەستخۆش بەرنامەکە ئێمە بە هەر بوو دیوەکایە ئایا ئەوەی کە ڕاپەڕینی بۆ کرا بەدی هات تەنها ئامان جێمە تەنهاوە ناڕزایەتەکان لە بەشێکی بەرنامەکەی ئاماژەم بۆ کرد بۆ تەنها یەک تۆمەت بارکەین با هەوڵ بین بۆی گیانی لە بوردەی لە ئێمەیە هەبێت لە سایە ئەو ڕاپەڕینەیە لە سایە و حیزبانی بەشداری ڕاپەڕینت کرد بەڵێ تەمارێ وڵا بەشداری پەشیمان نیت ناوەڵای پشیمان نیم ئێستا بێستاشی دەکەم حکومەت کەش بێ باشە بۆ گەنجەکانمان ڕازی نین بە دوای ڕاپەڕین وڵی بڵێم چ لە سەوە ئازادی بۆ ئازادی ڕانیکەژینەوە وڵە ڕانەکە دەگەورە نەبوو ڕاپەڕیان دەگەورە بڕانیا لەبەرەوەی کە چەکیان هەڵنەگرتووە پێشتر کاکەس باشتە دەڵێ جادە سلێمانی وەم تاسەوەیە ئەدی بۆ باسی پیراپێمەکان ناکەن بە 1500 کیلۆمەتر لە شەڕدان دەگەت باشە بەڵام ئەبێ هەمویان پێشمەرگە بن یا هەمویان پێشتر بەشداری شۆڕشیان کردە بناخی ئەوان چیەکە بەشێکیان لە دوای ڕاپەڕین لە دایان پێشمەرگی ئەوان هەمیان هەمووی پێشمەرگە لە زەگەر ئەگەر پرسیارێک هەیە بفەرموو نادەستخۆش بەنامەکەتان دەکەم بەس جارێکی یادی ڕاپەڕی تا کردەوە خەڵکەشی پسپۆر بێنن بێگومان هەمویان نوێنەرایەتی خەڵکی ڕانیاکەن زۆر سپاس دەستخۆشیان لێ دەکەم زۆر سپاس دواتر دێمەوە لاتان مامۆستا گەر لە تۆوە دێمەوە لاتان تکایە فەرموو مامۆستا سپاس بۆ بەشداری بەڕێزانە دیارە چەند پرسیارێک لە من بە کاتی زیاترم بێت چکە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەوەی کە بۆچی کاریگەری دروست ناکە لەسەر ئەوەی کە چاکسازی بکرێت لە هەرێمی کوردستاندا یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە عەزبێکی ئەکتیڤ دەزانێت لە بواری سیاسی و چالاشی سیاسی لە کوردستاندا و بەکردەوەش سلماندوویەتی کە لە هەموو بوارەکاندا فشاری سیاسی دروست کردووە لەو کاتانە
یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەشێک لە پرۆژەکانی ئۆپۆزیسیۆنی ئەوسا کە پشتگیری هەموو پرۆژەکانی کرد بە هەموو حیزبە سیاسەکانەوە ئەو کات تۆمەتبار بکراین بەوەی کە ئێمە ئۆپۆزیسیۆنی دەسەڵات نین و هەموو جارێک ئێمە هەر پرۆژەیەکی باش لە هەر کەسێکەوە بێ لە هەر حیزبێکی سیاسی بوو بێ ئێمە پشتیوانی بووین و هاوکاری بووین چ بۆ دەستگای یاسایی بوو بێت کە پەرلەمانی کوردستان بووە و چ بۆ دامەزراوەی جێبەجێکردن بێت کە حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێکخراوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەر شوێنێک بووبن گروپی فشار بوون بۆی کە چاکسازی بکرێ بەڵام هەمووی بۆ کێ؟ فشار بۆ دروستکردنی فشار بۆ چاکسازی سیاسی چاکسازی بەکێکرێ یەکێتی یەکێک نیە لەو حیزبانی کە شەریکی ڕاستەقینەی حکوومەتەوە پێویستە خۆی چاکسازی بکە خۆی بکەری چاکسازیەکە بێ بەڵێ بەڵام تەنها خۆی نییە بە تەنها ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی دەسەڵاتی سیاسی وحید بێ و خۆی حکوومەتی پێکە نابێ بە تەنها ئەو کاتە هەموو ڕخنەکان ئاراستەیەشت دەکرێت بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان لەنێو حیزبانەدایە کە حکوومەتی پێکهێناوە و بە پێی بەشداری سیاسی خۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستاندا خۆی بە بەپرسیار دەزانێ و لەسەر جەمگە ئەساسەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە دەسەڵاتی خۆی هەیە باشە پرسیارێکی کرد ئاماژەی بەوەیە کە ئێستا درزێک لە نێوان قیادەی یەکێتی و کادرانی یەکێتی هەیە چۆن چارەسەرەکرێت پێتان وانە کادران و لایەنگرانی خۆشتان ناڕازین؟ نانەخیر پێمان وایە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکخراوێکی لیبراڵە و ئازادی تەواوی داوە بە هەموو ئۆرگان و ناوەندەکانی ڕێخستنی خۆی لە خوارەوە تا دەگاتە سەرەوە زۆربەی جار ئێمە هیچ کاتێک نە لە دوان نەخۆ پیشاندان نە هیچ بربەستێکمان نەبووە لە بەرامبەر ئەندامانی خۆمان کە بەشداری چالاکی ڕێکخراوەی دەکات چالاکی کۆمەڵاتی دەکات چالاکی ڕۆشنبیری دەکات بۆیە ئەو ئازادیە وای کردووە کە زۆربەی جار ئێمە من کاتومێرەیە هیچ کەسێک پێی نەوتم تۆ چ لە دوانێک دەدە یاخود چوارچەوەی لە دوانی تۆچیا یا چوارچەوەی بێکنەوەی تۆچیا بۆیە زۆربەی جار قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە زۆربەی بوار و مەجالدا کە سەرکردایەتی هەموو جوگە ئەساسەکانی یەکێتی دەکات بە هەموو دامەزراوەکانیەوە بێگومان ڕەنگە ئەوە اختصاساتی خۆیەتی لە هەندێک بواردا دەربڕینی سیاسەتی خۆی دەکات ئەگەر ڕگام دێ من دێمەوە سەر ئەو وەڵامانی کە مامۆستا عەلی وتی ڕانیە بۆچی نەکراوە بە سیمبولی ئاوەدانی منیش دەڵێم فعلەن پێویست بوو شاری ڕانیە و ئەو سنوورەکرا بە سیمبولی ئاوەدانی و بەشێکی ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەسەڵاتیەوە بێ توانیوێتی بەڵام خۆتان دەزانن کە حیزبێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی سەتاسەریە و ئەگەر بوار و مەجاڵێ بە بۆ ئاوەدانی بێگومان ڕانیە پیشەنجی ئاوەدانیە و پێویستە زۆرشتی بۆ بکرێت و ئێستاش کۆمەڵەشتی بۆ کراوە بەڵام ئێستاش ماوێتی کە بکرێ پێمان وایە کۆمەڵک پرۆژەی گرنگ و کاریگەر هەیە لە ئایندا بۆ ڕانیە بکرێت لەسەروی هەمویانەوە یەکێتی پشتیوانە بۆی کە ڕانیە بکرێتە پارێزگا چکە دانیشتوان و ژمارەی دانیشتوان و باشەیەکێتی وەکو حزبێکی سۆسیال دیموکرات وەکەوەی کە خۆت ئاماژەی پێیەکە حزبێکی لیبرال و باوەڕتان بە ئازادی و یەکسانی هەیە تا چەند توانیتانە لە ماوەی 25 ساڵی دوای ڕاپەڕینا ڕۆڵێکی کاریگەرتان هەبێ لە پێشخستنی کۆمەلگایە بە تایبەت لەم ناوچەیە کە ئێوە بەرپرسن لە بەڕێوە بردنیا ئێمە پێم وایە ئەگەر هەموو حزبێکی سیاسی من لەگە ڕزمدا تعنیە بۆی حزبێکی تر بەڵام پێم وایە ئەگەر هەمویان بە قەدێکێتی بتوانرێ بیانتوانی پەرە بە پێشکەوتنی کۆمەڵایەتی سیاسی و ڕۆشنبیری لەژێر دەسەڵاتێکی دابدەن هەموو کۆمەڵێک بەڵگەی زۆر گرنگەیە ئێمە لە بواری کۆمەڵاتیدا بەرەو پێش بردنێکی زۆر گەورە و گرنگ هەیە لە کوردستاندا لە بواری ڕۆشنبیریدا دەیان ڕۆژنامە و دەیان تەلەڤیزۆن و ئەوانە هەمویان لە بوارەکانی کۆمەلگای مەدەنی چالاشی دەنوێن ئەوانە بەڕاستی بەشانە زیاد دەزانین بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بلانەداوە من وەڵامێکم مابوو ئەگەر جوانخان پاراستنی گیانی دیلەکان بڕیاری چێ بوو لە ڕاپەڕیندا لەم شارە دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاریدا کە هەرچی دیلی سەربازی هەیە لێرە ئەو منتیقەیەکی زۆر گرنگ بوو سەرباز زۆر لێ بوو بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە گیانی هیچ دیلێکی سەربازی کە تاوانی دەستی نەبوو لە تاوان و کۆمەکوژی خەڵکیدا گیانی بپارێزرێت چکە پێمان وایە ئەوە زۆر باشە ڕەنگەوە یاسای جەنگیش بوو بێت دێمە لای بەڕێزت مامۆستا محەممەد پرسیاری ئەوەی کردکە ئێوە یەک هەڵوێست نین یەک بڕیار نین بەڵکو دوو بەرن ئەزمموی ڕابڕوشی باس کرد گەر وەڵامێکی کورت و دوا کۆمێتی خۆتم پێ بڵی فەرموو ئێمە یەک بڕیارین بەڵام حکمەتەکانی ئێمە ئەو ڕۆ خەڵک دەیبینێ بە چاوی خۆی کە مانگرتن و عوزیانی مەدەنی ماگرتنی مامۆستایان و فەرمانبەران تەنانەت دادگا و قازیەکان لە کوردستاندا کە مانیان گەر هیچیان بە هیچ نەکرد ئێمە وتمان با پەرلەمان بمێنێتەوە چونکە طبعاً هەموو دنیا دەزانێت
ئەمریکاش و بەریتانیاش و ئومەی متحیدەشی لێبوو هەوە شاراوە نییە یعنی هەمویان ئیمزان کردو کە نەچنە ژوورەوە ئێمە خاوەنی وعدی خۆمان بووی خەڵکی تر خاوەنی وعدی خۆی نەبوو ئەو پەیوەندی بخوانەوە هەیە ئەوە خاڵێکی تر کە ئەو کاتەی ئەو پەرلەمانی کە مابوو ئەو پەرلەمانی کە هەبوو کە کۆمەڵێک بڕیاری زۆر جوانی دەرکێت کۆمەڵک شکۆمەندی هەبوو کە مابایەوە ئێستا خەڵکی کوردستان باجی ئەو بە برسیکردنی نەیەدا موشەی فەرمانبەران کەم نەدەکراوە کە پەرلەمانێک بەکەم و کوڕیشی هەبایە مابایەوە باشتر بلەوەی کە ئێستا پەرلەمانێک سەرۆکێ لە کاخراوە کەواتە ئێمە دەمەزانی چ ڕوودا لە ڕووی ئیقلیمیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی استراتیجیەوە ئەوە حکمەتەکانی ئێمە بوو. زۆر سپاس مامۆستا بڕیار یەکێک لەو بەڕێزانە ئاماژەی بەوە کرد کە پێویستنی هەوڵەکانیەوە فراوانتر بکرێ فشارەکانی ئەوە زیاتر بکرێ گەر وەڵامی ئەو بیتەوە و دوا کۆمنتی خۆتم پێ بڵێ. بەس مەجالم دێ بۆی مامۆستا محەممەدی بەڕێز باسی ئەوەی کرد کە ئەوە حکمەتی تێدا بووە کە نەچوونەتە ژوورێ لە مەوازە مەبەستی 19 ئابوو. ئێمە واژۆمان کردو بێک واژۆمان کردووە. واژۆمان نەکرد نەچینە ژوورێ بۆ تچنە ژوورێ؟ دام لێت گەڕم تا فەرموو. بەڵام نازەمەوە حکمەتە چیە ئەگەر چوو باشن بمبورە گەر وەڵامی ئەوشم بیتەوە ڕاستەکە بۆچی وەزیری کارەبا وتی بۆ وەزیری کارەبا تاوەکو لای ئێوە بوو نەتانتوانی چەوی طبعا گرێ بەستێک بوو وەزیری سامانە سروشتەکان وعدیدا کە هەموو سەرچاوەکانی وزە بۆ ئێمە دابین کە دابین نەکرد لە ڕووی سیاسیەوە ئێمەش داوامان لە خەڵکی کوردستانەکە داوای لێبردن دەکەین نەمانتوانی ئامانجەکانی خۆمان بێنن دەست خۆش پەیامەکەت گەشت دەست خۆش کات بڕوا فەرموو بڕیا بەنسبەت لەوەی کە باسیەوەی دەکا حکمەتی تا بووە طبعا ئەگەر چوو باشن ئەو ڕۆژە لێستا خراپتر نەدەوە هەر باسیێوان دەکە برادەرانیە گرتو کە مەسەلەکە زۆر خراپدەوە بەگە چوبایت ئەگەر نەچووی ئەگە چوبای بەڵام ئێستا ئەگەر نەچوون ئێستا هەڵۆزەکە خراپ بووە یعنی لەوەی خراپتر نەدەوە بەگە چوبان بەنسبەت پرسیاری مەسەلەوەی کە فشاری سیاسی مەدەنی زیاتر بکات طبعا وەکو باسم کرد ئێمە هێزێکی مەدەنی ئەوەی کە بیکەین تەنها فشار مەدەنیەکانە و هەوڵشماندا و هەوڵ دەدەین لە داهاتوودا تەنها فشاری مەدەنی زیاتریش بکەین بەنسبەت ئەوەی کە زۆر پرسیار دەکرێت زۆربەی لایەنە سیاسیەکان هەر کەسە و لە ڕاگەیانەکانی خۆیەوە دەستکەوتی ڕاپەڕین دەکات بە ئیخۆی ڕاپەڕین ئەبن کردم طبعا هەموو ئەو برادەرە بەڕێزانە بلەخەز مامۆستا سلێمانوان کاک سلێمان لەوانێ باش بزانێکە ئەو کاتە هەموو هێزە سیاسیەکان لەژێر چەترێکدا بوون کە بەرەی کوردستانی بووە بەڵام ئەترافی هەموو هێزەکان دەزانن کە چێت ڕاپەڕین چێ نەخشەداڕژێری ڕاپەڕین بوو بەڵام هەر خودی ئەو کەسی کە نەخشەداڕژێری ڕاپەڕین بوو لە نووسینەکانی خۆیدا دەڵێ ئەشهد بالله خەڵک ڕاپەڕینی کرد واتە ڕاپەڕین کە دادرا حوتی سێ بوو بەڵام لە پێنجی سێ خەڵک پێش کەوت خەڵکی ڕاپەڕین بۆیە ڕاپەڕینی خەڵکە نەگی هێز و لایەنە سیاسیەکان ئاخر کۆمنتم ئەگە ما بێت دەست خۆش مامۆستا دوا قسەی خۆی پارێزگابوونی ڕانێت خوا هیوادارم بە پارێزگابوونی ڕانێش نەکرێتە مەسلەی دەوڵەتە کوردیەکە تەنها لە بەهاراندا باز بکرێت هیوادار بە فعلی ئیشی بۆ بکرێت بۆ هەردووشیان بەڵێ مامۆستاگەر تۆ دوا کۆمنتی خۆتم پێ بڵێ ئێستا وەڵامی ئێوایە فەرموو مامۆستا دوا کۆمنت لەوەدا ناگوتێت کە پرسیاریان لێ کردی وەڵامی پرسیار لەمەوەدا دوا کۆمنت دەمەوت برایەک پرسیاری کرد بۆ زۆر بە کورتی بە کورتی کاتمەوە دیارە نازانم بعد لەوەی چالاکی مەدەنی لەم ناوچەکەدا ساردوسوڕە بەڵێ ساردوسوڕە میش دەڵێم ساردوسوڕە بەڵام وەزعی ئەمنی ئەو ناوچەیە بە تایبەتی لەو دواییانەدا لە مانجیدا کاتێککە مامۆستایان بایکۆتی کرد زۆر چڕ بووتەوە سەری و لەبەر ڕووداوەکەی قڵازێکە مامۆستا محەممەد و ئەو منداڵە شەهید بوو لەبەرەوە ئەو ناوچەیە زیاتر تونوتیژی کەوتۆتە سەر چالاکی مەدەنیەکان زیاتر سار بوونەتەوە ئەوە یەک پرسیارشکەی کرد دەڵێ چێ پێشەنگی چێ ڕاپەڕنی کرد مامۆستا بڕیار وەڵامی داوە بەرەی کوردستانی و پێش بەرەی کوردستانیش دوو ڕۆژ پێش بڕیارەکە خەڵکی کوردستان بە تێک ڕاپەڕینیان کرد دوا کۆمنتیشم من داواکارم لە بەرپرسان لە دەسەڵاتداران ئەگەر ڕاست دەکەن لە خەمی وڵاتدان ئەگەر ڕاست دەکەن لە خەمی گەل و نەتەوەدان ئەگەر ڕاست دەکەن لە خەمی دروستبوونی دەوڵەتی کوردیدان بە دەبواە دوێنێ پێنجی سێ ڕانیان بە ئەسکەرتاریەت نەکرد بە بەرپرس بە عفو با پەیامەکەم بگێنم هەموو بەرپرسان و حیزبە سیاسەکان هاتمان لە شاری ڕانیە پەرلەمانیان کارا کردباوە کۆبوونەوەی پەرلەمان لێرە دەست پێ کردبە و لێرە بڕیاری تەباییان دابە لێرە بڕیاری ئەویان دابە کە حکوومەت دەست بەکار بکرێت و لێرە بڕیاری ئەویان دابە کە جارێکی ترخیانەت لەگەڵ دەستکەوتەکانی ڕاپەڕین نەکەن لێرە وعدیان بە خەڵکی ڕانیدابە مامۆستایاسین عەبدوڵڵا سەرچاوی ڕۆژنامە نووس و چالاکی مەدەنی بڕیار عەلی حاجی هەڵسوڕای بزوتنەوەی گۆڕان مامۆستا محەممەد مستەفا کارگەڕی مەڵبەندی حوتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کاک سەلیم ڕەسوڵ کارگەڕی مەڵبەندی 24 ڕاپەڕین سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکان سپاس بۆ میوانە بەڕێزەکانم ببورن کاتی بەرنامەکەی من کۆتایی هات بەڕێزان ئەوەی بینیتان ڕووماڵکردنی ڕاپەڕینی خەڵکی کوردستان بوو کە لە ڕانەی دەواازەی ڕاپەڕینەوە سەری هەڵا سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمانە بوون خواتان لەگەڵ